بەناوی خوای بەرزوو بێ هاوتا سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕاز دووبارە بە دیدارتان شاد بوونەوە لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ پرۆگرامی پەیامی ڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی جیاوازی بۆ ئامادەکردوون ئەخوازین کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی باش و دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان. سڵاوتان لێبێ خۆشەویستان بەیانیتان باش لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی ئێمە پێشکەشتان بێت ئومێدەوارین و دەخوازین کە سەرلەبەری ژیانتان پڕ لە سوودەوی و کامەرانی بێ و بەسەر کۆسپ و تەگەرەکانی ژیاندا هەمیشە سەرکەوتوو بن بەرەو ئامانجێکی پیرۆز. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتوینەتەوە ئومێدەکەین کۆی پڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێی ڕەزامەندی خوا پاشان چێژ و سوود و زانیاری ئێوەی عزیز و خۆشەویست بێ. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گەشە پێدان یا دیاریکردنی کاریگەریەکانی نێوان زمانی فارسی و کوردی کە کۆنفرانسێک بەڕێوە دەچێم بەتایبەت لە پایتەختی هەرێمی کوردستان کە ئێمە قسە لەسەر و کۆنفرانسە و قسەکردن لەسەر گەشە پێدان و دیاریکردنی کاریگەریەکانی نێوان ئەم دوو زمانە بەسەر یەکترەوە دەکەین زمانی فارسی و زمانی کوردی. تەوەری دومی بەرنامەکەمان تەوەرێکی تەندروستیە قسەکردنە لەسەر چۆنێتی پاراستنی تەندروستی چاوەکانمان کە بێگومان ئێمە لە کۆمەڵگەی خۆماندا بەهۆی هەست نەکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە تەندروستی چاوەکانمان بەشێ لە تاکەکانی کۆمەڵگە هەر لە تەمەنی پێش پیربوونەوە بەرەو لاوازبوون بینایی چاوەکانیان بەرەو لاوازبوون دەچن. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەرێکی پەروەردەیە قسەکردنە لەسەر پەراوێز خستنی بەها و پەروەردەی ئاینی چێڕ کارێکی کردوتە سەر کۆمەڵگە کە بێگومان ڕۆژانە لێرە و لەوێ بینەر و بیسەری کۆمەڵێ ڕووداوی تراژیدی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەمانە بین کە سەرنجام ئەنجامدەران و کارکتەرانی ئەم ڕووداوە تراژیدی و کۆمەڵایەتیانە خەڵکانێکن دوور لە بەها و پەروەردەی ئاینی کە ئەمە توێژەرانی کۆمەڵایەتی دادگاکان تەنانەت پۆلیس و لایەن ئەمنیەکانیش ئەوەیان سەلماندووە. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمانە بن. بەڵازیان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕۆژی کەش و هەوای سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. وڵازیان دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان. 21 دەی ساڵی 1970
بۆ یەکەم جار تۆماس ئەدیسۆنی دۆزەرەوەی گڵۆپی کارەبایی نمایشێکی سەرکەوتووی ئەنجامدا بۆ ئەزموونکردنی گڵۆپی کارەبایی کە ئەوە سەرەتای دەرکەوتن و کارپێکردنی کارەبا بوو. 21 دەی ساڵی 1969 محەممەد سیاد بەڕی لە وڵاتی سۆماڵ هەستا بە کودەتایەکی سەربازی سەرکەوتوو لە وڵاتەدا و بووە سەرۆکی ئەو وڵاتە. بەڵێزن لە بڕگەی هەواڵەکمان بەدەستگەیشت و پێتان ڕادەگەینەوە کە زیاتر لە 500 کارتۆن بسکویتی ئێرانی دەستی بەسەرداگیرە. لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای سەی سادق لە گەڕان پشکنینە بەردەوامەکانیدا لە ناو قەزای سەی سادق توانرا دەست بگرن بەسەر زیاتر لە 500 کارتۆن بسکویتی ئێرانی خراپبوو لە جۆری تێکنان لە یەکێک لە کۆگەکانی ناو قەزاکە شارەبەوە کە خاوەنەکەی هەستا بوو بە دەستکاریکردنی ڕێکەوتی دەرچوون و تەواوبوونی سەرکارتۆنی بەرهەمەکە بە مەبەستی فرۆشتن و ساختکردنەوەی بە هاوڵاتیان. لە بڕگەی زانیاریەکان سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند ڕاستیەک لە سەرمار فەرموون با پێکەوە بینەری و زانیاریانن. مار بزانە. لێکردنەوەی سەری مار مانای ڕزگاربوون نییە لە مەترسیەکەی، چونکە سەری مار بە بڕدراویش دەتوانێت گاز بگرێت و بڕێکی زۆر ژەهر دەربدات. مار لەم وڵاتانەدا نییە، ئایرلەندە، ئایسلەندە، نیوزلەندە، هەروەها لە هەردوو جەمسەری باکوور و باشووردا. تا ئێستا 725 جۆر ماری ژەهراوی تۆمار کراون کە 250 جۆریان تەنیا بە یەک گاز مرۆڤ دەکوژن. چەندین بەڵگە هەیە کە ماری گەورە و ئەژدیها چەند ملیۆن ساڵێک لەمەوبەر قاچیان هەبووە و وردە وردە گەشەیان کردووە بۆ ئەم جۆرە خشۆکەی ئێستا. بەگشتی مار بە 5 ڕۆژ ئینجا ژەمێک خۆراک هەرز دەکات و هەتا ژەمەکە گەورەتر بێت زیاتری پێدەچێت کە هەندێک جار دەگاتە چەند هەفتەیەک. قمقمۆکە تەنیا ئاژەڵێکە کە ژەهری مار کاریگەری نییە لەسەری. گەورەترین جۆری مار پێی دەوترێت ئاناکۆندا کە کێشی دەگاتە 270 کیلۆگرام و نزیکەی 9 مەتریش درێژە. ئەم جۆرە مارە توانێت پڵنگێکی گەورە بخوات. ڕەشماری جۆری مامبا دەتوانێت لە یەک پێوەداندا 12 جاری لەسەر یەک پێوە بدات، هەرچەندە تەنیا بە یەک پێوەدان نێچیرەکەی دەکوژێت. مار گوێچکەی دەرەوەی نییە، بەڵام گوێچکەی ناوەوەی دەتوانێت شەپۆ لە دەنگیەکان وەربگرێت لە ڕێگەی پێست و ماسوولکە و ئێسکەکانەوە. مار دەتوانێت ئەوەندە بخوات هەتا ئەتەقێت. بۆ نمونە لاشەی تەقیوی مارێک دۆزراوەتەوە کە تیمساحێکی قودداوە و لە ئەنجامدا تەقیوە. مار نزیکەی 200 ددانی هەیە، بەکاریان دەهێنێت بۆ ئەوەی نێچیرەکە نەتوانێت ڕابکات. 5 جۆر مار هەن کە توانای فڕینیان هەیە بۆ مەودای 100 مەتر. کەڵبەی مار هەتا ماوەی 15 هەفتە گەشە دەکات و پاش ئەوە دەکەوێت و کەڵبەیەکی تر دەست بەجێ لە شوێنی دروست دەبێتەوە. مار زمانی بەکاردەهێنێت بۆ جیاکردنەوەی بۆن و دیاریکردنی سەرچاوەکەی. ماری جۆری ئاراڤۆرا خۆراک زۆر ناخوات، لەبەر ئەوە 10 ساڵ جارێک هێلکەیەک دەکات. ئەگەر پلەی گەرمای دەوروبەر لە 10 پلەی سەدی کەمتر بێت، مار توانای ڕۆشتنی کەم دەبێتەوە. ماری کۆبرای مۆزەمبیقی دەتوانێت ژەهر وەکو بەڵغەم فڕێ بدات بۆ مەودای 2 مەتر و نیو، هەمیشە ئاراستەی چاوی نێچیرەکەی دەکات. هەندێک جار مار بە هەڵە بەخۆیەوە دەدات و دەمرێت. ساڵانە مار زیاتر لە 40,000 کەس دەکوژێت. لە هەندێک ناوچەی جیهاندا گۆشتی مار دەخورێت.
ئازیزان و خۆشەویستانم تا ئامادەبوونی میوانی تەوەریەکەی بەرنامەکەمان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر قسە لەسەر گەشە سەندن و دیاریکردنی کاریگەریەکانی هەردوو زمانی فارسی و کوردی دەکات. پێم خۆشە سەرەتای ئەم ڕۆژە نوێیە شعرێکی عاریفی گەورەی کورد مەحوی کە یەکێکە لە جوانترین شعرەکانی مەحوی پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست بکەین کە ئەمڕۆ 21 ئۆکتۆبەر مانگێک تێپەڕ دەبێ بەسەر وەرزە جوان و دڵفێنەکەی پاییزدا. مەحوی دەفەرمێ ئەرێ دڵ بێشەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەندا نەبێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بە ئاهم گەڕ ڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە تۆ خوا شعلە لە ئاقاری چقڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هەلاکەتیە کە سەر بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئەسکەمل چ بکە لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕە لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕە کە عاشق ئادەمی یا سەگ ببینێ غەیری سەڵ چ بکە سەفەر جائز نییە با بۆ حەرەم بێ لەو بەروو بوومە فەقەت مەجزوبی زنجیری نەسیبی ئاو گڵ چ بکە لە عوشاق و ڕەقیب ئەم نیوە بەیتێم واز دوا دیارە پێشخست لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕا کە عاشق ئادەمی یا سەگ ببینێ غەیری سڵ چ بکە بێگومانەمە یەکێکە لە قەسیدە زۆر جوانەکانی عاریفی گەورەی کورد مەحوی کە لە سەرەتای دیوانەکەیەوە هەیە و بە پیتی ئەلفیش کۆتایی پێدێ و لە قەسیدە سەرەتاییەکانی مەحویە بێگومان مەحوی یەکێکە لە عاریفە زۆر جوانەکانی کورد و بە حیکمەت و بە فەلسەفەیەکی قوڵەوە توانیوێتی گزارش لە ژیان و بوون و نەبوونی مرۆڤەکان بکات و باز لە خۆشەویستی خوددا و پێغەمبەری خوا و ڕەخنەگرتن لەباری ڕاستی کۆمەڵگەکەی بگرێت لە شیعرەکانیدا بێگومان مەحوی ساڵی 1906 دنیای فانی بەجێهێشتووە و واتە 113 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوایی کردوە تا ئێستاش کاریگەریەکەی بەسەر زۆربەی زۆری ئەدەب دۆستان و شیعر دۆستانەوە ماوە و لە ئێستاشدا تۆڕە کۆمەڵایەتیەکان تەژین لە شیعر و لە فەلسەفە یا لە حیکمەتە جوانەکانی مەلا عوسمانی باڵغ ناسراو بە مەحوی کە خەڵکی گوندی باڵخی ناوچەی شار باژێر بووە. بەڵێ ئازان و خۆشەویستانم وەک ئاماژەمان پێکرد تەوەریەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گەشەکردنی یا گەشە سەندنی و دیاریکردنی کاریگەریەکانی زمانی فارسی و کوردی یام کاریگەریەکان بەسەرێکەوە بەڵام وا دیارە میوانەکەمان لە شاری هەولێر بەهۆی گرفتێکەوە تا ئێستا ئامادە نییە بۆیە دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە قسەکردن لەسەر پاراستنی تەندروستی چاوەکانمان کە بێگومان وەک لە سەرتاش ئاماژەمان پێکرد چاو خۆشەویستترین ئەندامی جەستەی مرۆڤەوەتە چاوەکان بۆ مرۆڤ گرنگی و کاریگەریەکی زۆریان هەیە کە بێگومان ئێمە لە هەرێمی کوردستان یا لە کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێ لە جۆرەکان هۆشیاری و ڕۆشنبیریەکی وەهامان لە پاراستنی چاوەکانماندانیەوە تا بینین زۆربەی زۆری تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بەهۆی نەبوونی ئەو ناهۆشیاریان نەبوونی ئەو هۆشیاری و ڕۆشنبیریە بەرامبەر بە تەندروستی چاو هەر لە تەمەنی 40-50 ساڵیدا تووشی لاوازی بینین یا نابینایی دەبنەوە ناچارن زۆر جاریام نەشتەرگەری چاو یان بەکارهێنانی چاویلکە بکەنەوە یان بۆ نەپەنا بۆ نەشتەرگەری و بەکارهێنانی چاویلکە بکەن بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە شۆخان پزیشکی چاومان کردووە کە پاش ناوبڕێک لەگەڵ دکتۆر شۆخان قسە لەسەر تەندروستی چاو و چۆنێتی پاراستنی تەندروستی چاوەکانمان دەکەینەوە. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان تەوەریەکەممان قسەکردنە لەسەر پاراستنی تەندروستی چاو و ئەو کێشە و گرفتانەی کە ئێمە ڕۆژانە
هەر لە شاشەی مۆبایلەکەمانەوە تا پیسبوونی ژینگە و ئاڵوگۆڕی وەرزەکان و بەشێکی تر لە کاریگەری بورجەکانی گەیاندن یان دەستگاکانی گەیاندن بەتابەت لە هەرێمی کوردستان قسەکەین لەسەرەوەی کە چ کاریگەریەکیان لەسەر تەندروستی چاوێ بەڕێز دکتۆر شۆخان محەممەد سپۆڕ و پزیشکی بواری نەشتەرگەری چاو میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەرتا ئاماژەیەکمان پێ بزانین چەند جۆر نەخۆشی چاوهەیە ئەگەر بەستە ئاماژەیەکیان بێتە دەستپاس. نەخۆشیەکانی ئەو کێشانی تووشی چاو بن هەندێک نەخۆشی زۆرن ئەگەر بتوانین ینی کۆیان کەینەوە زیاتر ئێمە چاوەکانمان خۆی گەورە کە دروستی کردووە بۆ بینین دروستی کردووە یعنی یەکەم شت کە بتوانین توانین باسی کەم کوڕەکانی بینین بکەین کە هەندێکی بەهۆی زگماکیە و لە جیناتە دروستە بێ و هەندێکشی بەهۆی هەندێک کێشەی ترکە لە ژیانی ڕۆژانەی و مرۆڤای ڕۆیە کە دروست ئەبێت ئەمە بەنسبەت کەم کوڕەکانی بینینەوە بوونی ئاوی سپیوە بوونی ئاوی ڕەش کە بەرزبوونەوەی فشاری چاوە لە چاواکە ڕوئات و هەندێک شتی ترکە بەهۆی دەوروبەر و ژینگەوە ڕوئات بۆ نمونە بوونی هەستیاری لە چاوەکانیان بوونی التیهابات بەهۆی میکرۆب و بەکتریا و ڤایرۆسەوە کە ڕوو ئەدات ئەمانە ئەتوانین کۆیکەینەوە بەعام کە کێشەکانی چاو بەم شێوەیانی پۆلەن ئەکرێت. زۆر باش دکتۆرە کاتێککە مناڵێک لە جایی کە بێوە دەزانین کە زۆر جار چاوەکانی زۆر بەعیب بەڵام دوجار لە تەمەنێکە تووشی خێلی ئەبێت باز لەوە دەکەن کە لە کاتی مناڵبووە عەزلەت دراوە یاخود بڵێنەوە مناڵە لە کاتی لەدایکبوونیە عەزیەتێکی زۆری دراوە یان ئەوەی وەکوتر دەوترێت کە تەنها بە باڵێکەوە بەرز کراوەتەوە مناڵە تووشی خێلی چاوە ئایا ئەم شتانە بوونی هەیە و ڕاستن نەخێر هۆکارەکانی خێلی لە چاوە بەدەر لەوەی کە هاوڵاتیان بیری لێکەنەوە نەخێر بە هیچ شێوەیە پەیوەندی بەوەنێ کە مناڵە خاڵی ڕاکێشراوە یا گوێزگەی ڕاکێشراوانین کە لە ڕۆژانەی بیستین لە خێرانە بەڵێ ئەوانە نییە نەخێر یان ئەوە تا کێشێک لە ماسوولکەکانی چای مناڵەکەیە هەیە کە زگماکی یعنی وا دروست بووە ئەو مناڵە زۆر بێعیب بووە دوجار تووشی ئەم خێلی بێت هۆکاری ئەمە بەڵێ ئێستا ئەمەسەر ئەوە ببوورە بێکەم جار باسی ئەوکەم ئەگەر کێشەیەک لە ماسوولکەکانی چاوەکە هەبوو بێ ئەوە لە بیداەتی لە دایکبوونی مناڵەکەەوە لەوانەیە لە تەمەنی هەر دووسێ مانگیەوە دەربکەوێت کە ئەم مناڵە ماسوولکەیەکی کەم بڵێن ئیشەکات یان زیاد لە حەد ئیشەکات بەلای خۆیان ئەو ماسوولکەیە و چاوە ڕاکێشێت ئەمە لە بیداەتەوە دەرەکەوێت بەڵام ئەوانەی کە لە دوای یا دەرەکەون زیاتر بە سەبەبی خراپ بینینە لە چاوە بۆ نمونە من ئەو مناڵە بینینی باش نەبوو دایک و باوکەکەیە هەستیان پێ نەکردویان هەستیشیان پێ کردو و ئیهمال کراوایە لە شوێنێکی دوورە دەست و نانتوانیوە داوای هاوکاری بکەن لەو حاڵەتانە ئەبێت چێکی مناڵەکە بکرێت خۆی مناڵ کە لە دایک ئەبێت بە باکسی ئەو بیرروڕایی کە هەیە لە کۆمەلگا کە وازان هیچ نبینە نەخێوان نیە مناڵ کە لە دایکە بێ 6 ئەبینێت 6 لەسەر 6 کە تقریبن نزیکی دووری 5 بۆ 6 مترە و پاشان لە تەمەنی 6 مانگیە مەفروضە و مناڵە 6 لەسەر 6 ببینێ طبعا مناڵ ناتوانێت داوای لە بکەی بڵێ جوابم بەرەوە کە فەحسب بۆ بکەم چۆن نەزانی کە 6 لەسەر 6 هەندێک شت هەیە کەوات لێکا بزانی کە ئەم مناڵە بۆ نمونە خراپە بینێ بۆ نمونە بە شێوەیەکی ناسایی چاوی ئەگەڕێ بە دەور و پشتی خۆیان و چاوەکانی سوڕێتەوە هەندێک جارە و نیشانەی زۆر خراپ بینینە کە وات لێک ئاسکەی ئەو مناڵە بە دوای ڕووناکیە ئەگەڕێیا بە دوای بینینێکی باشە ئەگەڕێت یان هەندێک جار مەسەلەن شتی بچووک لەسەر عەرزەکە کەوتووە و ناتوانێت دەستی بۆ نابات یان زۆر لە تەلەڤیزیۆن بچێتە پێشەوە یان دیقەتی شت بایان یانی شتێکی گەورە لە تەنیشتیان ڕووبات کەەوەش لەوانەیە هەر پەیوەندی بە تەنها چاوە نەبێ بۆ نمونە پەیوەندی بە هەستی بیستنیشیەوە هەبێت ئەو مناڵە ئەگەر ئەم کێشانە هەبوو ئەتوانرێت هەتا طبعاً زووتر بپشکنرێت چارەسەری بۆ بکرێ باشتر کۆنتترۆل ئەکرێت لەو کاتەیە بۆ نمونە دایک و باوکەکان زۆر کات کە پێیان ئەڵێن ئێمە پێویستمان بۆیە کە پشکنینی چاوی ئەم مناڵە ساوایە بکەین بۆ نمونە لەژێر بنجی گشتیە زۆر بەلایەنەوە قورسە چونکە هەندێک جار مناڵ و زۆربەی مناڵەکان ناوەستن بۆەوەی کە مجموعە فحوسادێ بۆی بکەی بۆ نمونە پشکنینی تۆڕی چاوی بۆ بکەی لەو کاتا پێویست ئەکات کە مناڵەکە بخێنرێت و هەندێک پشکنین هەیە کە دکتۆرە هەندێک مناڵ هەیە وەک ئەو جۆڵی چاوە کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرد جوڵێکی چاویان هەیە بە زۆری بەس کە ئەیبەی سەردانی پزیشکی پێەکەی دکتۆرەکە ینی ئاماژە بۆکە کە ئەم مناڵە بە ڕۆژە هیچ کێشێکی نیە تەنها بە شەوە ئەم حاڵەتەی تووشە بێ اینجا دوجار بۆ دایک و باوکە ئەوترێت کە تا تەمەنی 18 ساڵی ئێمە ناتوانانی هیچ شتێک بۆ مناڵە بکەن هۆکاری ئەمە چییە ئێستا بەڕێزیش ئاماژە بۆکێک تا زووتر چارەسەر بکرێن ئەم منداڵە باشترە بێتەوە کارەکانی خراپبینین لە شەوە ینی زۆربەی کات لە تۆڕی چاوە لە پشکنینی تۆڕی چاوا دەرئەکەوێت ئەگەر ئەو مناڵە بتوانێت پشکنینی تۆڕی چاوی بۆ بکرێت لە تەمەنێکی زووە بۆ بەلایانی کەمیەوە لە تەمەنی ساڵە ئەگەر تۆ هەر هەست بە شتێک نەکرد باشتر و پزیشکێکی چاو ئەو مناڵە ببینێ هەندێک لەو هۆکارانە جێگەی چارەسەرکردن نین ینی زگماکین و تاسا لە
مڵێن لە زانستی پزیشکیا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە هەندێکشان مای چارەسەرکردنن لەبەرەوە هەر تەنها تۆ ئەوەت بۆ ئەمێنێتەوە کە زوو پشکنین بۆ مناڵەکەت بکەیت و جاری وا هەیە مەسەرەن تۆ پزیشکیش ئینسانە ینی تۆ ئەچیتە لای کەسێک کە هەست ناکەی کە زۆر گرنگی بە مناڵەکەی تۆ ئاوەتوانی بڕۆی دووسێ پزیشکی تریش بکەڕێتوانی واز لە شتەکە نەهێنی و ئەوانەشە بینین کە بەڕاستی شتی زۆر زۆر زەقیش لە چاوی مناڵەکانیشانە ئەبین و سەیرەکەی هەر ئێهمال کراوە ئەمەش بەڕاستی مای نیگەرانیە لە دایک و باوکەکانە. زۆر باشە دکتۆر کامێ ئەو هۆشیاری و ڕۆشنبیری کە پێویستە دایک و باوگەر لە سەرتاوە بەرامبەر بە تەندروستی چاوی منداڵەکەیان هەیە بێ بۆ زۆر جار دایک و باو زۆر بە شانازیەوە ئاماژە بە کڕین و دابینکردنی کۆمەڵێ لە ئامێر یان شاشەڕۆناکەەکە لەوەی کە بۆ منە تەلەڤزیۆنێکی بۆ داناوە کە زۆر لە کەمتر لە مەترێکەوە یاری ئێکس بۆکس و پلەستیشن یا بۆون ئایپادەکە لە ناو جێگەکە ئاوا کەمە هیچ کاریگەری بۆ شان و ملوانی هەیە کاریگەری لەسەر چاوەکە بە کامەی ئەو ڕۆشنبیری کە پێویستە دایک و باوک بەرامبەر بە تەندروستی چای منداڵەکان لە بەرامبەر یاری ئەلکترۆنیەکان و شاشە ڕۆشنەکانەوە هەیان بێت. خۆی باشتر وایە یعنی تەنها نەک تەنها لەبەرەوەی کە کاریگەری لەسەر چاو هەیە کاریگەری لەسەر زیرەکی و عقلی مناڵەکەش هەیە باشتر وایە لە خوار 5 ساڵەوە هیچ یاریکی ئەلکترۆنی بۆ مناڵ نەکڕێ بەڵام لەم ڕۆژانەکە بینین کە زۆربەی کات بۆی چاولێکەری ئەو شتە ڕۆیە تۆ سەیرەکەی هاوڕێکانی هەمووی هەیەی ئەڵێ با مناڵەکەی منیش هەست بە نەقس نەکا بۆی ئەکری لەبەرەوە کە ناچاربی پێویستە هەندێک یاسا دابنێ بۆ مناڵەکە. یاساکان باشترین شت ئەوەیە خۆی هەر خوار 5 ساڵ یاری ئەلکترۆنی نەبێت ئەگەر هەش بوو کەمترین ماوە بە مناڵەکە بدرێت لە نزیکی کاتی خەوەکانە نەدرێتێت چونکە ئەبێتە هۆی تێکچوونی خەوی مناڵەکە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مناڵە بەرداوامی سەیری شتێکە کاکە ئەگۆڕی هیچ خۆی هیچ چالاکیەکی ڕۆژانەی نیە ینی نەماسولکەکانی جوڵێنە هەستەکانی تری بەکارنانێت تەنها چای بەکارێنێ و تووشی خمول ئەبێ ئەو مناڵە بەنسبەت چاوەوە ئەگەر لە حاڵەتێکە هەر بە ناچاری ئەو شتە ڕوویا و چارت نەبوو باشتر وایە کاتێکی زۆر کەم بی بە مناڵەکە باشتر وایە ئەگەر بۆت بەکارهێنا ئەو یاری ئەلکترۆنیا و ئایپادیا و مۆبایلە فلتەری تیا هەبێت کە و لە مەسافەیەکی تقریبی نزیکی 25 ئینجێکەوە مناڵەکە بیگرێ نابێت زۆر لە نزیکەوە بگیرێ و نابێت زۆر لە دوورەوە بێت و لە حاڵەتێک ئەگەر باشتر وایە ناوەڕاستی شاشەی مۆبایلەکە بەرزیەکەی لە ئەوە نابێت کە شان و ملی مناڵەکە ئازێتی پێنەگاوی ینی تقریبی 10 بۆ 15 دیگری لە ئاستی چاوی مناڵەکە بێت نەک زۆرتر شەری سەری بۆ شۆکاتەوە نەک زۆر سەری بۆ بەرزکاتەوە. ئەگەر مناڵەکە هەستت پێکرد سوربوونەوەی چاوی هەیە یان زوو سیرەکەی چاو ئەتروشێنێ و ینی ناڕەحەتە چاوەکانی داخە معنەیە و شکبوونەوەی چاوی توش بووە چونکە تۆ هەر عادەتەن فطرەتی ئینسان وایە کە زۆر سەیری شتێکەکە بیرینێت بتروکاندنی چاوەکانی بکات لەبەرەوە سیرەکەی ئەو فلیمی فرمێسکەی کە خوای گەورە لە بەردەم کلێنەکە دایناوە وشکە بێتەوە بە هەڵم ئەبێت لەبەرەوە خۆت هەستی پێکەی زۆر کات ماڵەکە هێنا لە چاوی سوورە بێتەوە یا زوو چاوی داخایە ڕقی لە ڕووناکیە ئەو کاتە هەستی پێکی کە مناڵەکە تووشی هەستیاری بۆ و چاوەکەی وشک بۆتەوە بەڕاستیە بەلەو کاتانە ینی ئامۆژگاری دایک و باوکەکانەکەین کە بە تایبەتی هەر دووری خەنەوە هەندێک جار حاڵەتی خێلی هەیە لە مناڵەکە تۆ ناتوانین بە هیچ شێوە یارمەتی ئەو مناڵە بێ کە نزیکی سەیری نزیک بکات چونکە خێلەکە بەرەوداوەی چاوەکەیە کە مناڵ ژاتیادی کە هەر هەمومان کە سەیری نزیکەکەین چاوەکانمان بۆ ناوەڕایی مەفروزە هەر مناڵێک ببوورە بە تەواتی بەهێزەکەی کە چاوەکەی بۆ ناوە دکتۆرە هەر مناڵەکە خێلی هەبێ مەفروزە کە ئەبێ لە دوورەوە سێری تەلەڤیزیۆن بێ یاری ئەلکترۆنیەکان بێت ئەو دوور و نزیکیە زۆر کاریگەری بڵین دەرەجە لە چاوە دروست ناکە لە ڕاستیا پێت بڵم ینی دەرەجە کە لە چاوە دروستە زیاتر لە حاڵەتی یان کرۆمۆسۆمەکان تەحەکومی پێوەکەن بەڵام تۆ بە دوور و نزیکی مناڵەکە هەستی پێکەی کە چاوی مناڵەکە کزیان نابۆن مناڵە زۆر لە تەلەڤیزیۆن نەچێتە پێشەوەیان مناڵێک کە لە مەکتەبە سەیرەکی دەسوخەتێکی زۆر گەورەی هەیە ینی زیاد لە حەدی خۆی لە ڕیزەکانی کە نووسینەکانە دەرەچێ هەستی پێکەی کەم بینینە تەبیعینە یان جاری وایە ماڵەکە خۆی ئەڵێ مەسەلەن من مامۆستاشت ئەنووسێ نابینم طبعا ئەو حاڵەتانەشمان هەیە کە هەندێک مناڵ چاولێکەری هەیە لە ناو مناڵە چۆن لە ناو گەورەکانە هەیە بۆن منە هاوڕێ خۆشەویستەکەی عینەکی وەکراوە سەیرەکەی ئەمیش خۆی والێکات کە فەحسی بۆ کەسێکی هیچی جواب نایەتەوە ئێمە تێستی تایبەتیمانەیە بۆ حاڵەتانە ینی دایک و باوکان دڵنیاکەینەوە لەوەی کە هیچ عینەکێکی وەکو پزیشکەکان ئەتوانین ئێمە ئەم شتە بڵێ یاری ناتوانین چونکە خۆتان نەزانن کە شتی دەرەکیش زۆرە و ئەم فحوساتانەی کە کرێ بە تایبەتی لە مۆڵەکانە کە دارڕێ کەشتی عجیب و غەریبی لێ بینین بەڕاستی سەیرەکەی بەبێ ئەوەی ینی فەحسی چاوی مناڵەکە بکرێ بە ڕێکوپێکی عینەکی بۆ دانراوە شەرط نییە کە دەرەجە هەبێت لە چاوەکەیە تۆ یەکسەر بکەیتەوەی کە عینەک بۆ مناڵەکە دابنی بە تایبەتی خوار عمری 12 ساڵ کە بەڕاستی پێویست ئەکات
مناڵ بە قەترەوە فەحسی بۆ بکرێ مەجموعە تستی تایبەتیە کە بەس پزیشکەکان بەڕاستی ئەتوانن ئەوە بکەن باشتر وایە ماڵەکە بم پرۆسیجەرانە بەم هەنگاوانە بەری ئەنج بکەیتەوەی عینەکی پێویستە ئەم مناڵە یاننا و ئەگەریش پێویست بوو ئەبێ دایک و باوکەکەش نمونە بن بۆ مناڵەکە ینی هەندە دایک و باوکمان هەیە خۆیان بینینیان خراپە عینەکی هەیە بەکاری ناهێنێ و داوا لە مناڵەکەیەکە کە ئیلتیزام کا بە عینەکەکەەوە ئەوانەش نابێت بەڕاستی زۆر باشە دکتۆرە ئەو مناڵانی کە باست لەوە کرد کە زگماکی و خێلی چاویان هەیە یان خودت بینینێکی باشیانی ئایا ئەوانە چارەسەرەکرێن یاخود چارەسەرکردنیان ئاسانە یان ئەوەیە نەخێر ئەگەر شتێک زگماکی بێت چارەسەر ناکرێت نەخێوانی پێش هەموو شتێتەوە بێبزانی بینین لەو مناڵەیە چۆنە یعنی تۆ ئەگەر بینین چای ئەو مناڵە خراپ ببوو ئەو نەشتەرگەریشی بۆ بکەیت دوای خێلەکە زۆربەی کا دەگەڕێتەوە بۆ شوێنەکەی ئەمە هەم بەسەر گەورەکانی شاتەطبیقەوێ لەبەرەوە پێش هەموو شتێ بێ بینینی چای ئەو مناڵە چاکەیت ئیتر بینینەکەیان بە چاویلکەیان بە هەندی ڕاهێنانی چاوە کە بە لەزگەی چاو ئەکرێت بۆ چای ئەو مناڵی بەستی جاری وایە مناڵێکی 6 لەسەر 6 ئەبینێ بەڵام سەیرەکەی چاوەکەی خواریتیا هەیە تۆ کە عینەکێک بۆ ئەم مناڵە دانەی دایک و باوکەکە پێیان تەقبول ناکرا لە مناڵەکەی من 6 لەسەر 6 ئەبینێ بۆچی عینەکی بۆ دانراوە هەندێک جارەوە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی چاوە و بە هەمان شێوە بەستنی چاوەکەش کە بەهۆی لەزگەوە ئەکرێت لەبەرەوە بەڵێ هەندێکی مای چارەسەرە هەندێکیان هەر بە تەنها بە چاویلکە چاوەکە ڕێکە بێتەوە و هەندێکشی ئەگەر بە چاویلکە ڕێک نەبێتەوە بەڕاستی پێسێ بەشتەرگەری بۆ لە کۆمەڵگەی قسەیەکێکە زۆربەی ئەو مناڵانی کە دایک و باوکیان خزمن کە تووشی خێلی ئەبن یاخود خوارێکی چاوە بن یاخود بینینێکی کزە بن کە سەردانی پزیشکەکرێت لە کۆمەڵگەیان باز لەوە کرێت کە لەبەرەوەی دایک و باوکی خزم و ئەم مناڵە زگماکیان تووشی ئەم حاڵەتە بۆ بە هیچ شێوێک چارەسەری نییە شتی وابوونی هەیە خۆ نەخێر ئەوانش بە هەمان شێوەی زگماکیەکە چارەسەرەکرێن خۆی خزمەتی دایک و باوک زۆر تەسیری نەکرد لە نەخۆشەکانی چاو نەخۆشەکانی تریش هەیە بەڵێ هەندێک جار ئەمانە زۆر پێویستن بەیەکەوە بەڵام بە هەر بە هەمان شێوەی خێلەکانی تر بۆی هەیە کە بە چاویلکە چارەسەرکرێ بۆی هەیە بە نەشتەرگەری چارەسەر زۆر باشە دکتۆر لەبارەی ئاوی سپیەوە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا خەڵکێکە بەرەو تەمەنێکی 40-50 ساڵی ڕوا تووشی نەشتەرگەریان بۆ ناچار بە نەشتەرگەریە بێ و کە باز لەوە کرێت کە ئاوی سپی چاوی هاتووە ئاوی سپی چییە هۆکارەکانی چین و ئایا هۆشیاری و ڕێنماییان بۆ ڕۆشنبیری من وایە کە لە داهاتووە ڕوبەڕوویەم کێشەیە نەبمەوە بەڵێ خۆی ئێمە هاوێنەیەکی خواییمان هەیە لە چاوەکە واکە کە فۆکەسی ڕووناکیەکان بچێتە سەر باڵین تۆڕی چاوی ینی بەشێک ئەو هاوێنەی کە هەیە لە چاوە کە بەقەدەر دەنگەنیسکەکە بێت واکات کە ڕووناکی کە ئەکەوێتە سەر شەبەکەکە تۆ شتەکان ببینی طبعاەوە بەشێکە لە سیستمی بینینی ڕووناکی چکە پێش ئەو ئێمە گلێنەمان هەیە ئەم هاوێنەیە زۆر کات بە تایبەتی لە دوای تەمەنی 50 ساڵیەوە وەکو بەشێک لە پرۆسەی تەمەن تووشی بڵین سپیبوونەوە ئەبێ خۆی هاوێنەکە مەفروزە ڕوون و کریستاڵانی ڕوودێکی تاواتی بێت کە هەندێک جار تووشی ئەم سپیبوونەوە بێ ئەوە پێوترێت ئاوی سپی ئەمە وەکو بەشێک لە پرۆسەی تەمەن ئەمە زۆربەی کاتەکان لە دوای تەمەنی 50 بۆ 55 ساڵی ڕوئەیات کە بەبێ ئەوەی کە نەخۆشەکە یانی شتێکی هەڵی کردبێت چۆن نەتوانی بڵین سەر سپیە بێ ئەیش ئەو ڕوئەیات یعنی ئەو شتێک نێک کە بتوانانی تەداخلی بکەیت و نێڵی دروست ببێ بەڵام هەندێک ئاوی سپیتر هەیە بۆی کێشەی ترۆ دروستێ بە بۆ نمونە بەکارهێنانی هەندێک دەرمانی ستیرۆید و ئەم قەترانی کە نەخۆش ببێ هۆشیاری وەریانەگرێت کە بەکارهێنەیە هەندێجار بەهۆی زەڕبۆ ئەم چاوە تووشی ئاوی سپیە بێن دەجار بەهۆی مجموعە التیهاباتەوە توش ئەبێت لەبەرەوە ئاوی سپی هۆکارەکانی زۆرن و بەپێی هۆکارەکانیشی ئاوی سپی تەنها بە نەشتەرگەری چارەسەر ئەکرێت هەندێک قەترە هەیە کە توانی بەکاری بێنی بۆ نەخۆشەکە کە وای لێ بکەی کە ئاوی سپیەکەی درەنگتر نەشتەرگەری بێ بەڵام لە کۆتایی هەرە بێ بە نەشتەرگەری چارەسەر بکرێت. زۆر باشە دکتۆر پێشتر ئاماژەت بە سوربوونەوەی چاو کرد هەندێک کەس دەزانین کە لە وەرزەکانە لە هەندێک وەرزدا چاوەکانی تووشی حساسیتێکە بێت و تووشی سوربوونەوەیەکی زۆرە بێت هۆکاری ئەم سوربوونەوەیەکی ئەگەر باسێکی بەگشتی باسێکی سوربوونەوەی چاومان بۆ بکەین زانین لە چیەوە دروستە بێت ئایا ئەم بوونی وەرزانە کاریگەری ئەبێتە سەر ئەم حساسیت بەدڵنیایەوە گۆڕانکاری لە کەش و هەوا لە وەرزەکانە زۆر کاریگەری لەسەر چاوە بێ لە بەرەوەی چاو وەکو بۆ نمونە گەدە نیە لە ناوە بێ لە دەرەوەیە متەئسیرە بێ بە هەموو گۆڕانکاریەک لە هەوایە زۆربەی کات ئەوەی کە لە فەسڵەکان ئایبینین بە تایبەتی لە وەرزی لە بەهار و لە پاییزا زۆرەی بینین سوربوونەوە و هەستیاری چاوە هەستیاریە بەو تەپوتۆزەی کە لە هەوایان کە لە مەسەلەن هەوای سارد و گەرمیان کە لە ماڵەوە هەندێک جار هەندێ ماڵ هەیە کە
کە گیانداری ماڵی ئەمانە بەتای تەیر و تویر و پشیلەوە ئەم شتانە ڕائەگرن کە ئەمانەش هەستیاری لە چاوە دروست دەکەن شەر نییە هەموو سووربوونەوەیەک لە چاوە هەستیاری بێ هەندێک جار مای نەخۆشی ترە هەندێک جار مای بەرزبوونەوەی زەختی چاوە هەندێک جار مای ئیلتیهاباتە بۆ نمونە مناڵە بەتایبەتی لە مناڵە زۆرەی بینین کە دەستی یاوە لە ڕەحلە و لە مەکتەب لە هەموو شتێک لە تۆپێ لە شتێکەوە دەستی کردووە بە چاسەیەکی چاوەکەی ئیلتیهابی کردووە بەپێی ئەوە ئەبێ چارەسەر بۆ ئەو کەسە بکرێت هەندێک سووربوونەوە هەیە زۆر ئاسانەوە ینی بۆ نمونە زۆرکان نەخۆشەڵە لە حەمامێمە دەرەوە چاوم سوورە بێتەوە ئاسایە شتێکی ینی تۆ هەڵم هەیە لە حەمامەکە بەڵێ مەسەڵ شەو 2 ساعت هەوتم چاوم سوور بۆتەوە ئەوانە بڵێن ڕەتفعلێکی لەشن بۆ ئەو شتێک کە تۆ بەسەر لەشی خۆتا هێناوتە بەڵام هەندێکی بەڕاستی پێویستی بە چارەسەرە شتێک کە حەزکەم باسی کەم لە کۆمەڵگەی ئێمە کە زۆر خەڵک ئێستش الحەمدولله ینی خەریکە باشترە بین بەڵام هەندێک کەس ینی بەتایبەت بە تەواوەتی ڕەفزیەکە کە چایلکەی بەرخۆر بەکاربێنێ کە ئەمە شتێکی هەڵەیە چایلکەی بەرخۆر نەک تەنها وەکو بڵێن دەرعێکە لە بەردەم چاوە کە هەوای ساردوگەرم لە چاوەکە گەڕێتەوە تەپوتۆزی لێ گەڕێتەوە پێویستەکە هەندێک تیشکی زیان بەخشیش هەیە کە لە ڕووناکیە هەیە لە ڕووناکی خۆربی گەڕێتەوە ئەگەر پرسیار لێ بکرێ بڵێن زیاتر باشترین عینەک کە بۆ چاو بەکار بهێنرەیە کەم شە دەبێت لە شێوەکەیەوە باسی بکەیت بڵێ بۆ نمونە ئەبێ بە تایبەتی قیاسی ئەو عینەکە لە تۆزە لە دەموچاو پانتر بێت ئەبێت لە برۆ بەرزتر بێت یعنی تۆ شتێک هەر بۆ مۆدل بکەیتە بەردەم چاوت بەڕاستی هیچ گەڕانەوەیەک ناکا بۆ چاوەکەت بەنسبەت ئەمە قیاسەوە بەڵام بەنسبەت ڕەنگەوە هەندێک جار وازانی کە هەتا تۆختر بێ باشترە نەخێوان نیە بۆ نمونە ئەگەر عینەکێک بە تەواوەتی ڕەش بێت بەڵام هیچ نەوە فیلتەرێکی تیانە بێ بەعکسەوە زیان بە چاوەکە ئەگەێنێ لەبەرەوەی کە لەو کاتا ئەم عینەکە ڕەشە لەژێر ئەو تۆ بیلبیلی چاوەکەت بە تەواوەتی کراوەتەوە گەورە بووە عینەکی ڕۆشی شۆفێریکردنیشە پێویستە پسپۆڕی بواری چاو باشتر وایە کە باشتر وایە ئەگەر تەنانەت پزیشکیش دیاری نەکرد ئێمە پشکنەری چاومان هەیە فاحز بەسەرمان هەیە کە هەندێکیان شارەزایی زۆر باشیان هەیە و مۆدلاتی زۆریش لە بازارە هەیە کە بۆ نمونە فیلتەری تایە دووشت کابێت لە عینەکە هەبێت بۆی هاوڵاتیان بیزانیەکەمە فیلتەری سەر و بنەوشەی تیا بێت دووهەم ئەبێت کۆتێکی تیاابێ بەرگێکی تیاابێت کە تیشکدانەوە بڵین تیشکە پەرشەکان ڕێک بکاتەوە بۆ ناوچاو ئەم دوشتە لابد هەرە بێ لە هەموو عینەکەکە هەبێت بەبستم ئەوە بۆ ینی هەرەوە نیە تەنها زۆر تۆخ بێ یان زۆر گەورە بێ مۆدلەکەی جوان بێتتر توانزانانی عینەکێکی باشە دکتۆرە لێڵی چاو چیە خودت کەمی ڤیتامینەکان بۆ نمونە هەندێک کەس هەیە کە ڤیتامیناتی کەمە تا چەند کاریگەریان دەبێت لەسەر نەخۆشیەکانی چاو بەتایبەت باز لەوە دەکرێت کە هەر کەسێک ڤیتامین ئەی کەم بێت کار دەکاتە سەر چاوی دوجار تووشی لێڵی چاوە بێت ئەگەر باسێکی ئەوشمان بۆ بکەیت بۆنی ڤیتامینەکان و ڤیتامینای بەتایبەتی بۆ چاو زۆر باشن سی و ئەی و ئی کە ئەمانە زۆرتر لە خواردنەکانی وەکو مەسەلەن ئەو میوە ترشەمەنیەکان بۆ منە سندی و پرتەقاڵ و لیمۆ ئەمانە کە دەست ئەکەوێت لە گێزەرا دەست ئەکەوێت لەگەڵ لە و سەوزانەی کە گەڵای سەوز و پانی تۆخیان هەیە سەوزی تۆخیان هەیە ئەمانە ئەوەی کە دەرکەوتەوە باسەکرێ ئەڵێ نەقسی ئەم نەوعە ڤیتامین و کانزانە لە چاوە تەنانەت ئەبێتە هۆی ئەوەی کە هەندێک گۆڕانکاری هەیە بەسەر تۆڕی چاوایەت کە ئەو نەخۆشانی ئەم نەقسانیان هەیە زووتر تووشی ئەو نەوە گۆڕانکاریە بن طبعاً ئەو گۆڕانکاریانە کە دروستە بن لە تۆڕی چاوە لە پاشانە چارەسەرکردنیان زۆر قورسە یعنی ئەو گەڕانەوەی نییە بۆ دووە تەنانەت تۆ ئەگەروا لە نەخۆشەکەش بکەی نەقسی ڤیتامین و کانزاکانی نەمێنە ناتوانانی بیگەڕێنیتەوە دووە لەبەرەوە باشتر وایە ماسی ئۆمێگا 3 بەتایبەتی بەڵێ باشتر وایە هەمومان ینی احتیمام بین بە خواردنەکانمان کەمیوە و سەوزە و ماسی بەتایبەتی تیابێت دکتۆرە چەنەها کەس هەیە کە تا تەمەنێکی دیاریکرا و بینینی چاوەکانی ئاستی بینینی زۆر باشن بەڵام لە تەمەنێکا دەبینیت کە یان ئەوەیە هەر بە تەواوی نابینا دەبێت چونکە نمونەی وامان بینی و یان ئەوەیە کە بەرە لاوازی و بەرەو کەسبوونە چن ئایا ئەمە هۆکاری ویراسی نییە بۆ ماوەیی نییە ئەم وەکو لە سەرەتاوە باسم کرد ئەگەر ینی مناڵ ئەگەر هەر لە سەرەتاوە بینینی خراپ بێت یعنی کەواتە مە زیاتر زگماکیە و تۆ لەگەڵی ئەڕۆیت بە چاویلکە تەوان هەتا زووتر چاویلکە بەکاربێنی بۆ مناڵەکەمانێکەوە تووشە بێت دکتۆرە بەڵێ باسی ئەوش ئەەکەم ئێستا یعنی تۆ گەرکە بە چاویلکە لەگەڵی بڕۆیوان ناکەی چاوەکەی تەمەڵ بێ وای لێکێ مناڵەدا ئیمە 6/6 ببینێ ئەو کاتە کە گەورە بوو مستەقبل دەتوانێت ئێستا عملیاتی لێزەر و ئەمانە هەمووی توانێت عینەکەەکانی فڕیا و عملیاتەکە بکە بەڵام بە ئیجباری شتێکە ڕوئە لە چاوە لە دوای تەمەنی 40 ساڵیەوەیە کە دەگەردی قەت بێن زۆربەی کەس عینەکی خوێندنەوەی بۆ دروستە بێ ئەمیش بەهۆی ئەو هاوێنەی کە باسم کرد ئەبێ بە ئاویسپی هەند لە دوای 40 ساڵیەوە کەمێک ڕقبوون تیاڕوئە تەسەڵوب تیاڕوئە کەواکە یعنی فۆکەس بۆ نزیک خراپە بێ بەڵام سیرەکەی تۆ بۆ دووردای 6/6 بینی ئەم کەسانە عادەتەن کەیان بەلای ئەمە لە دوای تەمەنی 40 ساڵیەوەیان
ئەمە پێویستیان بە عینەکی خوێندنەوە ئەبێت ینی هەندێک جار عینەکێکی زائیدێک طبعاان بە پێی عمر ئەبێ ئەو عینەکانە دابنرێ ئەوە زۆر لە بازارە ئەیبینین کە عینەکی زائیدێک هەیە هەردوو چاوەکە زائیدەکەی فرۆشن یەکونی و هەیە دوو عینەکی شێڵێ دووربوونی و نزیکبینیوانێکی کێشەی دووریانێ خۆیان هەر عینەکی دووریان هەیە بەڵام بە نسبەت نزیکەکانەوە غەڵەتە گەورانەی کە ئەکرێت لە عینەکە ئەوەیە کە مەسەلەن وازان نەبێ هەردوو چاوەکە هەروەکو یەک بێ دەرەجەکەی شتیوانە طبعاان تۆ جاری وایە گلێنەکەی خۆت زائیدێکێکی تایەکەواتە چاوانت زائیدەکانی زۆرترە لەم چاوانت لەبەرەوە ئەم هۆشیارانە باشتر وایە هاوڵاتیان بیزانن ینی ساڵی یەک جارە پشکنینێکی چاوەکەی بۆ عینەکە شتێکی زۆر ڕناکەم زۆر بێت ترسناکترین نەخۆشیەکانی چاو چین کە مرۆڤ زۆر لێ بترسێت و چارەسەری نەبێت یان دکتۆرە ببوورە چەند حاڵەتێکمان بینیوە کە ئەو مرۆڤە تەندروست بۆ زۆر باش و بەڵام لە پڕاوتێتی هیچ بیناییم نەماوە بیناییم لە دەستیا و ئەم حاڵەتە چیان حاڵەتە کتوپڕە آخر ئەوە زۆر گشتگیرە ینی تۆ مەسەلەن زۆربەی نەخۆشیەکان بۆ نمونە ئاوی ڕەش ئاوی ڕەش معنای بەرزبوونەوەی فشاری چاوە ینی هەند با بڵێن نیوەی کاتەکان نەخۆشەکەستی پێ ناکا کە فشاری چاوەکەی بەرزە کاتێک شەکرەوە شەکرەوە طبعا نەخۆشە سیستمیەکانی تر هەر تەسیریان هەیە لەسەر چاو بۆ نمونە شەکرە بە تایبەتی کە زۆر تەسیر لە چاوەکانی بۆ نمونە نەزیفی تا ڕوئەیە ئیلتیهاب و بڵێن ئاوسان لە ناو چاوەکەی ڕوئەیە ئەمانە کە خۆی ئەزانێت کە نەخۆشیێکی سیستمی هەیە مەفروزە 6 مانجارێک چێکی چاوەکەی کا بە تایبەتی ئەوانەی شەکرانی ئەوانەی کە ڕۆماتیزمان هەیە هەندێک عیلاج بەکارێنن هەندێک کەس هەیە سەختی هەیە مجموعە عیلاج بەکارێنێت کە تەسیر لە چاوەکەیەکە و ئەو بەگشتیش بوونی شێرپەنجە طبعا شێرپەنجە چاوی شەروک و ئەندامەکانی تری لەش تووشی شێرپەنجە بێت ئەوەش نیشانەی تایبەتی خۆی هەیە و کتێبێکی گەورەی ئەگەر باسیکەین زۆر باشە دکتۆر زۆر بە کورتی ئێمە هەمومان ڕۆژانە هەر لە ئامێری کۆمپیوتەری فەرمانگەکەمان تا ماڵەوە ئایپادەکەمان مۆبایل تەلەڤیزیۆن ئەوە باسی شۆفێریشت کرد بوونی چاویلکەی فلتەر بە تایبەت بۆ ڕێگریکردن لەو تیشکە کە لە شاشەی مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەرەکەمانەوە بەرەو چاومان دێت تا چەند گرنگە و ئێمە بەرامبەر بەم شاشە ڕووناکانە چه هۆشیاریەکمان هەبێ ئەمە کۆتا پرسیار و زۆر بە کورتی سپاس دەکەین لە بداتەوە یەکەم ئەبێت تۆ پشکنین چاوی خۆتت کردبێت چونکە هەندێک جار تۆ کێشەیەک لە چاوتا هەیە کە بەهۆی کارەکەت وات لەیە کە 6 ساعت لە بەردەم کۆمپیوتەرابی سیرەکەی کێشت لە چاوەکەی تۆ زووتر دەست پێکا وەک لە هاوڕێکەت کەیس کێشەیەکی لە چاویان نییە کەواتە یەکەم شت دەبێت پشکنین بکەیت لە لای دکتۆر دووهەم شت ئەبێت دووری کۆمپیوتەرەکەت لە ئاستێکی ڕێکوپێک کابێت بۆ نمونە ئەوەی کە باسمان کە تقریبی 24 ئینجێک دوور بێ لە خۆتەوە و بەرزیەکەی بە شێوەیەک نەبتەنانەت بۆ شانۆملیش کە ئازێتی سەرەبات شتێکی تر ئەوەیە کە نابێت پەنجەرە لە پشتەوە لە بەرەوەی تیشکدانەوە لەسەر سکرینی کۆمپیوتەرەکەەوە بۆ چاوەکە یان پەنجەرەکە لە بەردەم تابیا لە پشتەوە بێ شتێکی باش نییە باشتر وایە کە کۆمپیوتەر دانرێن لە تەنیشتی پەنجەرەکەەوە دابنرێ ئەو ژوورەی کە تۆ ئەو ئیشەی تیاکەی تۆ ئیجباری بۆن منە 6 ساعت لەسەرم کۆمپیوتەرە دانیشتوی نابێت لە مەسەڵەن بۆ یەکی سپی بریسکەدار بۆ یەکرابێ باشتر وایە لە ڕەنگە ماتەکانە بێ بۆی تیشکدانەوەی کەم لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە دروستکات شتێکتر کە زۆر بەسیتە پاکردنەوەی شاشەی کۆمپیوتەرەکەیە کە ئەویش هەندێک گلێر دروستەکە لە چاو تیشکدانەوە دروستەکات زۆربەی کۆمپیوتەرەکان بە تایبەتی ئەوانەی کە مارکەکانیان بەرزتر و باشترن خۆیان فلتەری شینیان هەیە ئەگەر نەی بۆتوانی عینەک هەیە کە پێوترە فلتەری بلوتیا بلوکاتی پێوترێ بەکاری بهێنیت و زوو چاوتروکاندن کە زۆر گرنگە ینی تۆ ئەمە هیچ عینەکێک بۆ ناکە هیچ کەسێک ئەمە بۆ ناکە بەدەست خۆتە بیکەیت و هەندێک ڕاهێنانیش هەیە بە چاو ئەکرێت کە بۆ نمونە هەموو 20 دقە جارێ بۆ ماوەی 20 چرکێک تۆزە چاوداخە یا سەیری شتێکی دوورکەی بۆی ئیسراحەت ماسوولەکانی چای خۆ بێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شوخان محەممەد پزیشک و پسپۆڕی بواری نەخۆشیەکانی چاو زۆر بەخێر بێت سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان بەڵێ ئازان خۆشەویستانم لە شاری هەولێری پایتەختی کوردستانەوە عیمران ئەمیر لە نێو کۆنفرانسی پەرەپێدان و گەشەپێدان یان دیاریکردنی کاریگەریەکانی نێوان زمانی فارسی کوردی لەگەڵمانە بێ بۆەوەی میوانێکمان لە نێو کۆنفرانسەکەەوە بۆ بگازێتەوە بۆ قسەکردن لەسەرەوە کۆنفرانسە و ناوەڕۆکی کۆنفرانسەکە عیمران سڵاوت لێبێ و سپاس بۆ جەنابت و بۆ میوانەکەت سڵاومان هەیە بۆ میوانەکەت پێمان خۆشە بینە لای جەنابت بزانین هەم کۆنفرانسەکە جەنابت پێشەکیەک لەبارەی کۆنفرانسەکەەوە بە بینەران ببەخشی و پاشتریش میوانەکە بە ئێمە و بینەران بناسیێنی بەڵێ کاگەڕا سڵاو لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم سڵاوی تایبەتیش بۆ شەیداخانی
هاوکارت بەڵێ کار ڕاستیارە ئەمڕۆ ڕۆژی دووەمی کۆنفرانسی کاریگەریەکانی نێوان زمانی کوردی و فارسییان دەتوانێت بڵێن پەیوەندیەکانی نێوان زمانی کوردی و فارسیە دیارە پەیوەندیەکی زۆریان دەتوانین بڵین کاریگەریەکی زۆریان بەیەکەوە هەیە هەریەک ئەم دوو زمانە بزانێ ئازانێت چەند وشەی هاوبەشی تێدایە و لەگەڵ یەک هاوتەموشەکان بۆ مەبەستە زانکۆی سلاحەدین بەشی زمان کۆلێژی زمان بە هاوکاری زانکۆی زەحڕا لە تارانی پایتەختەوە هەڵساون بە ئامادەکردنی کۆنفرانسێک کە پێکاتوە لە نۆ پانێڵی جیاواز وە لە سەرجەم شارۆکە شارەکانی وەکو سنە و مەهابات و سۆران و سلاحەدی هەولێر و سلێمانی و لە سەرجەم شوێنەکان پسپۆڕانی زمانی کوردی و یان دەتوانین بڵێن پسپۆڕانی نێوان زمانی کوردی و فارسی کۆکراونەتەوە بۆی کاریگەریەکان و پەیوەندیەکانی ئەم دوو زمانە نمایش بن دیارە ئەوەی جێگای دڵخۆشیە بۆ یەکەمین جارە کۆنفرانسێکی ئاوا بەڕێوە دەچێت لە شاری هەولێر بەڵام من بۆ زانیاری زیاتر دەربارەی کۆنفرانسەکە و بۆ ئێوە بۆ بینەران زانیاری زیاتر لەگەڵ مامۆستا تاهیر مامۆستا تەڵعات تاهیر دەگوازمەوە مامۆستا خۆشحاڵم کە لەگەڵ ئێمەی کۆنفرانسەکەتان تاوەکو ئێستا کە چۆن بەڕێوە چێتەوە چەند پانێڵ بەڕێوە چوە. ڕستپاسان دەکەم کۆنفرانسی ئێمە دوێنە دەستی بەکارەکانی کردو بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سەلاحەدین و زانکۆی زارای ئێرانیدا کە باز لە پەیوەندی و کاریگەریەکانی نێوان زمانی ئەدەبی کوردی فارسی لەگەڵ یەکتر دەکەن بە خۆشحاڵیەوە پێشوازێکی زۆر لە ئاستی خوێنەران و توێژەران و ڕۆشنبیران تیادا کراوە و هەروە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان لێرە بەشداریان تێدایە توێژنەکانیان دەخرێنە ڕوو دوێنێ ڕۆژی یەکەمی کۆنفرانس بوو ئەمە ڕۆژی دووەمە پانێڵەکانمان بەردەوام دەبێتن تاکو ئێوارە دواتر ئەنجامەکانی ڕاستپاردەکانی لەلایەن توێژەران و دەخرێنە ڕوو ئێستا کە و پانێڵانەی کە پێشکەش کراوە کاریگەریەکانی شۆنن تا چەند پێشما بخۆشی یەکێک لە پسپۆڕەکانی ئەم بوارەی پەیوەندیەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی چۆنێکە؟ ئەوەی کە هەیە لە ڕاستیدا ئێمە خۆمان دەزانین بە درێژایی مێژوودا چ لە ڕووی زمانیەوە چ لە ڕووی ئەدەبەوە ئێمە کاریگەری یەکترمان هەبووە لەسەر یەکترە هەردوو گەلانی ناوچەکە بە درێ هەمویان کاریگەریان لەسەر ئەدەبی یەکتر لە زمانی یەکتر هەبووە ئەم کاریگەریە لە نێوان زمانی ئەدەبی فارسی و کوردیە زۆر قوڵدەدا زۆر کاریگەرترە شاعرانی کوردی ئێمە بە درێژایی مێژوو ئاشنابوونە لەگەڵ بەرهەمە ئەدەبیەکانی فارسیەکاندا کاریگەری هەبووە لەسەریان وتوانێتە بەرهەمی بە پێز لەم بوارەدا بنووسن تەنانەت زۆربەی شاعرانی ئێمە شعری فارسی زۆر زۆر بە پێزانەیە کە لە ئاسی زۆر زۆر بەرزدانە بەڵام لایەنە شاراوەکانی ئەم بەرهەمانە ئەم دەستنووسانە ئەم نووسەرانێکەمان هەبوو شاراوە بۆ ئێمە هەڵمان داوە لە چوارچەوەی ئەم کۆنفرانسانە بینەمانە دەستنیشان بکەن هێژینەوەی لەسەر بکەن و توێژێنەرانی ئێمە ئەمە بخەنە ڕوون کە ئەم کاریگەریە چۆن بۆ لەسەر یەکترە بۆ چۆن زمانە ئەدەبی فارسی و کوردی لەگەڵ یەکترە لە هاوچێشەدا بوون و توانێتیان تەعاملی کاریگەری بکەن لەگەڵ یەکتر زمان دابش دەبێت بەسەر ڕێزمان و ئەدەبەوە ئەوەی کە ئێمە لەگەڵ فارسیەکان هاوبەشین لە ڕووی ڕێزمانەوە یاخود زیاتر لە ڕووی ئەدەبەوەیە ئەزانی ئێمە لە ڕووی هەم ڕۆنان و ستراکچەری زمانەوە لە ڕووی ڕێزمانەوە هەم لە ڕووی وشەوە زۆر لێک نزیکن یعنی ئێمە باوا بڵێن وشەکان لە یەکتر بە قەر زۆرمان گرتووە چ لە کوردیا چ لە فارسیە بە درێژایی نەژوودا بەڵام دوای چەند ساڵێ توێژەرانی ئێمە دەبێ بێن خەملەوە بخۆین بگەڕێنەوە سەر ئەسڵەتی ئەم وشانە کام وشە کوردیە کام وشە فارسیە کام وشە بیانیە و کام یەک لەمانە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی ترە یعنی ئەمە ئیشی توێژەرانی ئێمە ئیشی مامۆستایانی بەڕێزی بەشە کوردیەکانی ئێمەیە هەر ئەم چوارچێوەیە بوو کە هاتێنمە کۆنفرانسێک دوای 10 ساڵ دابران لە دووەمی کۆنفرانسی زمانی ئەدەبی کوردی لە کۆلێژی زمان ئەمڕۆ ئەم سێمین کۆنفرانسمان بەڕێوەبر بە هاوبەشی لەگەڵ یەکتر خۆشبەختانە لە زانکۆی سنا لە بەشی کوردیەکانی مامۆستایانی بەڕێزیان لێرە بەشدارن لەگەڵ و هەروەها مامۆستایانی تر لە زانکۆکانی مەهابە لە باکووری کوردستان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دێن لێرە توێژەران باسی ئەم کاریگەری و کارلێکترکردن لەگەڵ یەکتر دەکەن و بەوەی ئێمە زیاتر ئاشنابین بە کاریگەریانە گومان زمانی فارسی زمانێکی جیهانیە کاتێک زمانی کوردی لە زمانی فارسی نزیکە یاخود لێکچوون لە نێوانە هەیە ئەمە دەوڵەمەندی زمانی کوردی نیشانەدا یاخود ئەمە سەلبیاتی ئەم زمانە نیشانەیە ئەمە بۆ ڕوونکەرەوە بزانێت تا چەند گرینگە زمانی ئەمە هاوبەشی تێدا بێت لەگەڵ زمانەکانی تر ئەزانی دەبێمە بگەڕێنەوە زۆر قەدیم زۆر کۆنتر لە زمانە کۆنەکانە کەمەتێن تەسنیفیان دەکەین پۆڵینیان دەکەین ئێمە هاوبەشێکی یەکجار زۆرمان لەگەڵ زمانە کۆنە فارسیەکانە هەیە یعنی دەبێ ئەمە جیاواز لە بیر و بۆچوونە سیاسیەکان جیاواز لەو هەرێمە جوغرافیایی کەم چەند ساڵی لە بەردەستماندا هەیە پەیوەندەیەکی مێژوویی نەژادی هەزاری شارستانی و دواتر پەیوەندێکی ئاینی قوڵ لە نێوانماندا هەبووە ئەم پەیوەندیانە بتێونێتەوێتن وشەکان لە یەکتر وەردەگیرێتن جاری وایە وشە گۆڕانکاری بەسەردادە جاری وانێ بە هەمان سەبک و شێواز و بە هەمان ڕیتمە و دووبارە دەبێتەوە ئەگەر بگەڕێنەوە دەقەز یەکجار کۆنەکاندا چ لە ئاینی زەردەشتی چ لە ئاینی میترایی ئەمە زۆر بەزەقی بەرچاو دەکەوێتن بەڵام ئێمە لێ
لێرە بەداخەوە لە هەرێمی کوردستان مامۆساکانمان خۆمان توێژەرانمان وە تەنانەت ئەکادیمیاش بەو ڕۆڵە نەمانتوانێت وەکو پێویست هەڵبستین ئێمە هەوڵماندا لەو کۆنفرانسە بتوانین ئەو توێژەرانە بێن باسیم لایەنانە بکەن و چۆن بتوانین تعاملێک دروست بکەین زیاتر باشی فەرهەنگسازی بکەین و شەسازی بکەن چۆن فەرهەنگی زمانی کوردی دەوڵەمەندتر بکەین ئەو شانەی کاریگەری هەیە بووە خۆی زمانی فارسی لە ئێستادا زیندوترین زمانی دنیای پاش زمانی عەرەبی کە لەو چوارچێوەیە لەو مەنتەقە جوغرافیای باسی دەکرێت زمانی یەکەمی عەرفان و تەسەووفە خۆمان دەبێ ئەمەوە بکەین وە لە هەمان کاتدا ئێمە کاریگەری زۆری لەسەر ڕۆشنبیرانی ئێمە لە کۆندا و لە ئێستاشدا بووە و لە ئەدەبی نوێژدا ڕنگدانەوەی هەبوو کە دواتە دێنە سەر ئینشاءڵڵا. سەدەم هەیە بپرسم دەبینی شاعیرێکی یەکجار زۆری کوردمان هەیە لە شاعیر هەرە کەڵەکە گەورەکان یان ئەوانەی کە دەتوانین بڵێن بە شاعیری گەورەی کورد ناسراون دەبینی شعری فارسیان هەیە بە فارسی شعر دەڵێن ئەخۆ ئەمانەوە ئەوان زانستی خوێندن و نووسینەوە لە فارسەوە بۆیان هاتووە یا خۆ کاریگەریەک هەبووە کە ئەمان شعر بە فارسی بنووسن هۆکارەکەی چی بووە دانیشتووی سلێمانی شعری بە فارسیە دانیشتووی کۆیە شعری بە فارسی ئەم هۆک چ هۆکارێکە کە شاعیرانمان لە ڕووی ئەدەبیەوە زۆرجار شعریان بە فارسی نووسیوە یاخود ئەو کات کوردەکان بە تەواوەتی فارسیان زانیوە دەمێ ئەوە بۆ ئێمە و بینەران ڕوون بکەیتەوە تەبەن نەبێ ئاماژە بۆ بکەم ئێمە لە توێژینەوەیەکدا کە ئاماژەمان پێکرد سەرووی 50 شاعری کورد ئەوەی کە لای ئێمە هەبوو لە هەرێمی کوردستان مەبەستمانە و چوارچێوە جوغرافیەکی هەبووە شعری بە زمانی فارسی وتووە بە زمانێکی فارسی پارا و بە لێزانین و بە لێهاتووی تەواودا لە هەمان کاتێک کە عەرەبیشی هەیە و تورکیشی هەیە ئەم چوارچێوە جوغرافیایی کە تیا ژیاوین کاریگەری هەبوو لەسەر یەکترە هاتو چوو تەعاملی کۆمەڵایەتی لەگەڵ یەکتر هەبووە ڕنگدانی هۆ بەرهەمە ئەدەبیەکان زووتر گەشتوەتە دەستیان و ئەمە لێ هاتووی و شارەزایی شاعرانی کۆنی ئەمە نیشان دەداتن کە زۆر بە جوانی شارەزایی لایەنە شاراوەکانی ڕێزمان و زمانی فارسی بوونە و هەروەها توانێتیان لە ڕوانگەی ڕەوانبێژیەوە لە بەدی ئەو علمی بەیاندا تەسیر و کاریگەریتیان هەبێتن ئەم شعرە بەرزانە جیاواز لە کوردیەکان کە شعرەوەیان هەیە بەرهەمیتر بە زمانی تر بڵێن ئەمە شانازیە بۆ گەلێک کە بتوانێت شاعرێکی نووسەرێکی جیاواز لە زمانی سەرێکی خۆی بە زمانێکی تر بەم شێوەیە زمانێکی پارە تو شعرەکانی مەحوی کە فارسەکانی سەیری دەکەی شعرەکانی مەلا مەحموود مفتی بێخود کە سەیری دەکەی شعرەکانی سافی هیرانی کە سەیری دەکەی ئەمە دنیایەکە کە بەڕاستی بۆ فارسەکانی شتێکی نوێ بوو ئەمانش کە دەبێنن ئێستا دەستیان پێکردو بە توێژینەوە لەم شعرە فارسیانە لە کۆنفرانسەکاندا توێژینەوە ئاماژە پێ دەکەن خودی فارسەکان دێن لەسەر ئەم شعرانە ئیش دەکەن ئەمانە دەبێت دیار بکرێتن لایەنە شاراوەکانی زۆرە ئێمە کۆمەڵک دەستنووسمان هەیە بەداخەوە یا لە کۆمەڵک شوورەکان دەست بەسەر کراوە یا لە کۆمەڵک مەتحەفی دەرەوە کێمە دەستمان پێ نەگەشتە بۆ ئێمە دەبێت توێژەرانی ئێمە بە ئاسانترین شێوە دەستیان بۆ بگات ئیشی لەسەر بکەن و ئەم کاریگەری و کارتێکردانە لەگەڵ یەکترا دەستشن خارجی بابەتەکە بچمە سەرەوەی ئەخۆ زمان یاخۆ دەتوانین بڵێن فێربوونی زمان چ سوودێکی بۆ مرۆڤ و ئینسان هەیە سوودەکانی زمان چییە زمان دەتکات بەچی تا چەند گرنگە ئێمە خۆمان پەیوەست نەکەین بە هەرێمەک و بە وڵاتێکەوە بەڵکو هەوڵدەین تەواوی زمانەکان فێربووین دەم هەیە باسی گرنگی زمانم بۆ بکەین ئەزانی ئێمە زۆر جار لە پێناسەیەک کۆنی زمانەوە کە دەست پێ دەکەین و ئێستا هەڵمان ئەڵێن زمان ناسنامەمانە جیاواز لەوە کە بۆ نەتەوە بۆ نیشتمان زۆر مهمە تۆ زمانی خۆت زۆر بە جوانێ بزانانی بەڵام تو هەر زمانێکە فێرە بیت شارستانیەتێکی تر کولتورێکی تر لە هەمان کاتدا دابوونەریتێکی تر و تۆ دەبی بەتایەکی تر کەسێکی تر لەم سەردەمەدا سەردەمی جیهانگەرایی و سەردەمی جیهانی بووندا ئێمە نابێ خۆمان بەستینەوە بە تاک زمانێکدا ئەمە بەخۆشحاڵەیە یعنی لە هەرێمی کوردستان زۆربەی خەڵکانی ئێمە سەروی زمانێک زەزان یا عەرەبی یا تورکی یا فارسی و بەجار بەجارە ئینگلیزی و زمانەکانی تریشە ئێمە دەبێ هەموو هەوڵمان لەسەرەوەی بۆ دەستکەوتنی ئەو بەرهەمە زانستانی کەمڕۆ لە دنیادا هەیە چاپ و بڵاوکراوەکان هەیە ئێمە دەبێ پێویستمان بە زمانێکی تر هەیە بۆەوەی زیاتر خۆمان بناسێنین شارستانەتی خۆمان بناسین حەزارەتی خۆمان بناسین و چۆن بتوانین ئەم لایەنە شارانە دەستنیشان بکەین بەڵامەکە لێرەدایە کە ئێمە ناوەندەکانمان دامەزراوە ئاکادیمیەکانمان بەداخەوە کەمتر لەو خەمەدانەوە کەمتر پژانوتە سەرم بابەتە ئیشی توێژەرانی ئێمەیە جیاواز من دەمەوێت دووبارە بازدەوە بکەم جیاواز لەو هەرێمایەتی و ناوچەگەریەکە لە جغرافیایی هەیە بەوەی کە دژایەتی وڵاتان هەیە ئێمە پێویستیمان بە فێربوونی ئەم زمانانە هەیە بەوەی بتوانین هەم لە کۆڵنەوە لە بەرهەمە دەبەکانی خۆمان بکەین و هەم لە داهاتوو تا بتوانین علمی نوێ شارستانیەتی نوێ و هەروە بەرهەمی نوێی ئەدەبەکانی ترمان بەدەست بکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامدەرمان عیمران ئەمیر کە لە شاری هەولێرەوە هەروە بۆ میوانەکەت بەڕێز مامۆستا تەڵات تایر کە لە نێو کۆنفرانسەوە قسەت بۆ ئێمە کرد سپاس. بەڵێ ئازان و خۆشەویستانم چالاکیەکی خوێن بەخشین لە قەزای شارە زور لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕێوە چووکە ڕێکخراوێک ماوەی چەند ساڵێکە
ئەم چالاکیە لە پێناو تەندروستی تاکەکانی کۆمەڵگەدا ئەنجام دەدا و لە زۆربەی شار و شارچکەکانی کوردستان لەقی هەیە با پێکەوە بینەری راپۆرتێکی پەیامدێرمان هۆشیار محەممەد بین. سەردانی نەخۆشخانەی قەزاکەیان کردووە، بەڵام بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی نییە، بەڵکو دەیانەوێت بۆ گەڕانەوەی ژیان بۆ نەخۆشەکانی دیکە خوێنی خۆیان ببەخشنە نەخۆشخانەی گشتی شارە زۆر. دوای ئەوەی کە بیستم ڕێکخراوی خۆبەخشانی خوێنبەخشانی شارە زۆر هەڵمەتێک کۆکەنەوە بۆ خوێن بەخشی هاتم بەدەمە بانگەوازەوە. لەلایەن پزیشکانەوە ئەم خۆبەخشانە دڵنیا کراونەتەوە خوێن بەخشین هیچ زیانێکی تەندروستی نییە، بەڵکو سوودی بۆ خێراترکردنی دەورانی خوێن لە لاشەدا هەیە و تەنها بۆ ئەو کەسانە جێگەی مەترسیە کە خوێنیان کەمە و نەخۆشی درێژخایانیان لەگەڵا. هەڵمەتێکی خوێنبەخشیمان ڕاگەیاندووە لە نەخۆشخانەی گشتی شەی ڕۆبەک. سپاس بۆخوا هاوڵاتیان بەدەم داواکاریەکەمانەوە هاتنەوە تا ئێستا بە گەرمی پێشوازی لە هاوڵاتیانەکەین. لازم شكرا حد شتي لك كيف خط هوشیار محەممەد. ئەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر پەراوێزخستنی بەها و پەروەردەی ئاینی چە کاریگەریەکی کردوتە سەر کۆمەلگە کە بێگومان بەها باڵاکان یا پەروەردەی ئاینی کۆڵەکەی ڕاگری هەر خێزان و کۆمەلگەیەکن و ڕادەی پابندبوونی هەر تاک و خێزانێ بە بەها باڵاکان بە پەروەردە ڕەسەنەکەی نێو کۆمەلگەی کوردەواری کە هەڵگۆزراوە لە نێو سەرچاوە ڕوون و جوانەکەی ئاینی پیرۆزی ئیسلام ڕادەی دوورکەوتنەوەمانە لە هەر ڕوودا و کارەساتێکی نەخوازرا و قێزەون و تراژیدی کۆمەڵایەتی کە ڕۆژانە ئێمە لە شاشەی تیڤەکانەوە یا لە شاشەی مۆبایلەکانمانەوە بینەر و بیسەری دەیان کاری دوور لە پەروەردەیە بین کە بەڕاستی لە مرۆڤی خاوەن ویژدان و وەکۆڵێ پەروەردەکراوەوە دوورە. بۆ قسەکردن لەسەر کاریگەری بەها یا پەروەردەی ئاینی لە کۆمەلگەدا ئایا پەروەردەی ئاینی لەگەڵ ئەو هەموو دژایەتیەشی کە لەلایەن دەسەڵات و مێدیاکان و بەشێ لە خەڵکیەوە دەکرێ و بەردەوام لە هەوڵی پەراوێز خستن و بەرکەنارکردنی پەروەردەی ئیسلامیدان پەروەردەی ئیسلامی لەم سەردەمی مادەگەرێتی و دوورکەوتنەوە لە بەها جوانەکان دەتوانێت چیمان بۆ بکات. دکتۆر عوسمان ئالانی مامۆستای زانکۆ قسە لەسەرم پرسە گرنگەکە. دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ڕێستان هیوای سەرکەوتنتان بۆ دەخواست. دکتۆر بەها باڵاکان چین یا پەروەردەی ئاینی کامەیە و ئێمە چۆن بۆ منە بینەری پێ ئاشنا بکەین کە بەها جوانەکانی کۆمەلگا یا پەروەردەی ڕەسەنی ئیسلامەتی ئەمەیە و خەڵکێک ئەگەر قرارە بە عیبادەتیش نێتە نێو بازنە ئیسلام با بۆ پاراستنی شکۆی خێزان و دەرنەچوون و وەکۆڵێ نەفەوتانی منداڵەکەی بەهات پەیوەست بێ یان پابند بێ بەو بەها و پەروەردە جوانەوە. بە ناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بە بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەشتان. دیارە بابەتی پەروەردە جا پەروەردەی تاک بێت یاخود پەروەردەی خێزان بێ و لە سەروتریشەوە کە بەرهەمی ئەم دوو پەروەردەیە پەروەردەی کۆمەلگا دروست دەبێت یەکێکە لەو خاڵە گرنگانی کە هەر لە کۆنەوە گرنگیەکی زۆری پێدراوە لەلایەن کۆمەلگاوە لەلایەن مرۆڤایەتیەوە و لە ناویشاندا پەیامە ئاسمانیەکان بەگشتی یەکێک بۆ لەو خاڵانی کە گرنگیەکی ئەجگار زۆر و تەرکیزێکی ئەجگار زۆری لەسەر کراوە. لە ناو ئاینی ئاسمانیەکانیشدا ئاینی پیرۆزی ئیسلام دیارە یەکێکە لەو ئاینانەی کە کۆتا ئاینی ئاسمانە بۆ مرۆڤایەتی و کۆتا بەرنمەیە کە لەلایەن خوای گەورەنێدرا بۆ ئینسانەکان بۆەوەی کە ژیانی خۆیانی پێ بەڕێ بکەن پێک هاتووە لە کۆمەڵێک منزومە
ئەو بەرنمەیە کە قورآانی پیرۆز بەشێکە لێتی و لە دوایشدا فەرمودەکانیش تاوکەری ئەو بەرنمێن یەکێک لە هەرە خاڵە گرنگەکانی بریتە لە چاکردنی مرۆڤەکان و هەروەها چاکردنی کۆمەلگا کەواتە توانی بڵێن پەروەردە قۆناغێک و هەروە کۆمەڵە هەنگاوێکی بە دوای یەکدایە تا لە نەتیجە و بەرهەمی ئەم هەنگاوانەدا ئەگەینەوەی کەوە مرۆڤێکی چاک مرۆڤێکی پاک مرۆڤێکی کە ئینسانێک بێ کە هەم خۆی دەناسێت و هەم لەگەڵ چوادەوریشدا هەڵدەکە لەگەڵ مرۆڤەکانی تریشدا ئەزانێت چۆن هەنگاوەکان بەرەو پێشەوە دەنێت و یەکتریش تاوکن. مامۆستاگەر لە کۆمەڵگەیە کە ئاین پراوێز بخێت و گوێ نەدرێتەوە کۆمەڵگەیە بە چ ئاقارێکدا دەڕوات. لە ڕاستیدا ئێمە ئەبێ بزانین یەکێک لە هەرە کارە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بریتە لە چاکەخواستن و چاکردنی کۆمەلگا ئێمە لە زمانی عەرەبیدا دوو شەمان هەیە چاکبوونی مرۆڤ پاشانیش چاکردنی ئینسانەکان واتە ساڵح و مصلح یان لەو دەستەواژانەی کە لە زمانی عەرەبیدا هەمانە واتە لە کاتێکدا کە ئینسان لە کاتێکدا بۆ خۆی باشە ئەمە بەس خۆی سوودی لێوە دەبینێ بەڵام لێرەدا ئەم هەنگاوە کۆتایی پێنایەت کە من بەتەنها باشم پێویستم بەوەیەکەوە خەڵقیش باش بکەم بۆیە قورآانی پیرۆز منهەجەتێک و ڕێگایەک و بەرنمەیەکی بۆ داناوین منهەجەتێکی بۆ داناوین ئەم لەم خلالی ئەم ڕێگایەوانێ ئەگەینە ئەوەی کە پێویستمان بۆیە کە ئینسانەکانی پێچاک درێ لە دەرەنجامدا کاتێک کە ئەمە پراوێز دەخرێت جا ئایا بە ویستە یاخود بە نەزانینیان بارەوە کارێک لە هۆکارەکانە ئەوە لە نەتیجا ئەوەی کە قوربانی ئەم دوورخستنەوەی و یان باڵێن ئەم لادانە یان ئەم کەم تەرخەمێ دەکات بە دڵنیاییەوە ڕنگ دەداتەوە لە هەموو کاکانی ژیاندا بۆیە ئەگە سەیریکەن یەکل لە هەرە خاڵەکانی کە ئیسلام بۆی هاتووە و ئیشی لەسەر دەکات بۆ ئەوەیە کەوا کۆمەلگا لە خراپەکاری دوور خاتەوە ئێمە بابزانین هەر کاتێک کە چاکە نەبوو لە شوێنیدا شتێک هەیە کە پێدەوتی خراپە بۆیە ئەمە دوو حاڵەتێکن لە نەبوونیەکێکدا وەکو چۆن لە نەبوونی ڕووناشیدا یەکسەر دەرەنجام دەزانین چیمانەیە بە پێچەوانەکەشیەوە هەر کاتێک کە ڕووناشی نامێنێت دیارە تاریکی دێتە بەرەنجام بۆیە یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان بریتە لەوەی کەوا کۆمەلگا بەگشتی خێزان دواتر لە نەتیجەشدا تاک ئەبێتە قوربانی لە دوورخستنەوە یان باڵێن پەراوەستنی بەرنمەیەک یان با بڵێن شریعەتێک کە بریتی بە شریعەتی ئیسلام کە لە ناو کۆمەلگای ئێمەدا لە ناو کۆمەلگاکانی چواردەورماندا و ئیسلامیش هاتۆ بۆ هەموو کۆمەلگاکان بۆ هەموو مرۆڤەکان بە هەموو کات و ساتەکانی ئەوانێ لە شوێنێکدا بێت. زۆر باشە دکتۆر بێگومان ئێمە خاوەنی دوو پەروەردەین لە کۆمەلگەیە پەروەردەیەکی ئاینی کە لە مزگەوتەکانەوە سەرچاوەگرێ خەڵکێک بەرەو پەیام و ئامانجێکی جوان ئاراستەکە و هەوڵەدا هەمیشە تاکەکان تاکێکی بەهرەمەند بن تاکێکی بێەوەی بن تاکێکی بێکێشە بن لە بەرامبەریشدا پەروەردەی غەیرەدینیمان هەیە کە بریتە لە پەروەردەی کافتریا و نێرگە لە خانەکان با ئێمە بەراوردی ئەم دوو جۆرە پەروەردە بکەین ئایا ئەنجامدەرانی تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگەدا یا ئەوانەی کە دەبنە قوربانی تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگەدا وەکۆڵێ بەرهەم و بەرەنجامی کام جۆر لە پەروەردەن ئایا پەروەردەی ئاینی و پابندبوون بە بەها جوانەکان ئەو بەها جوانانەی کە هەر لە باو باپیرانمانەوە بە کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە وەرمانگرتووە هیچ کاتێ وای لێ کردوین کە دەستمان بچێتە خوێنی ئەوی دیکەوە یا ئازار بین بۆ کۆمەلگەکەمان و بۆ خێزان و بۆ تاکەکانی دیکە لە ڕاستیدا پێشەوەی وەڵامێکی دقیقی ئەم پرسیارەی بەڕێستان بدەینەوە با بێم بزانین قورآانی پیرۆز نەخشەڕێگای چۆنی بۆ مرۆڤاتی داناوە لە دوو ئاەتی جیاوازدا قورآانی پیرۆژ ئاماژەیەکی ڕوون دەخاتە سەر ئەو مەجالە لە سوورەتی ئیسرادا لە یەکە لە ئاەتەکاندا دەفەرمێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا براستي واتە ئاتەکە بەڕاستی خوای گەورە دەفەرمێ بەڕاستی قورئانی پیرۆز ئاراستەی مرۆڤەکان دەکات تاکەکان دەکات خێزان دەکات کۆمەلگا دەکات بۆ هەموو ئەو ڕێگەی کە شیاوترین و ڕێکترین و پاکترین ڕێگەی ژیانە ئەمە لە بۆ ژیانی دنیامان پاشانیش هەر لە دەرەنجامی ئەم پەیوەستبوونەشماندا ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات و هەروە ئەو کەسانی کە باوەڕیان بم پامەشەیە لە ڕۆژی دوایشدا پاداشتێکی گەورە لەلایەن خوای گەورە دەدێتەوە
ئەمە لە ڕوانگەی جێبەجێکردنی پەیامی خوایەوە لە بەرامبەر دوورکەوتنەوە و پشت هەڵکردن لەم پەیامەدا بابزان چیمان دەست دەکرێت خوای گەورە لە ئاەتێکی تردا دەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا دیارە ئەم ئاەتانە کە دواییشدا تاوکەری خۆی لەگەڵدا هەیە دیسانەوانێ باز لە دوو مەقتع و مەشهەدی ژیانمان بۆ دەکەن ژیانی دنیا ژیانی قیامەت ومن أعرض عن ذكري خوای گەورە فەرمێ هەر کەسێک پشت هەڵ بکات لە پەیامی من لە قورئانی من لەو پەیامەی کە خوای گەورە نردوێتی بۆ مرۆڤایەتی کە بریتێ لە قورئانی پیرۆز بابزان چی بەسەر دێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا بدڵنیایی دیارە لە زمانی عەرەبیدا ئیننا بۆ تأکیدکردن و بۆ دووپاتکردنەوەیە دووپاتکردنەوەی ئەم ڕستەیە فإن له معيشة ضنكا ژیانێکی پڕ ناڕەحەتی و ژیانێکی پڕ تەلگەچەلمی و پڕ ناڕەحەتی ضنێک ئەو کاتێک کە ئینسان خەریکە دەست دەخرێتە بینی یاخۆ کاتێک کە هەواکی پێویست نات بۆ لاشەی تووشی تەنگە نەفەسی دەبێت ئەمە بۆ ژیانی بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە پشتکردنە هەر کۆمەڵگایك پشت هەڵبکاتە پەیامێکی خوایی طبعاً ئێمە بۆچی تاکید لەسەر پەیامی خوایی ئەوەندە دەکەینوانیان بۆچی قورئانی پیرۆز ئەوەندە تاکید لەسەر ئەو دەکاتەوە ئەی ئەو پەیامانی تر کە لێرە و لەوێ دادەڕێژرێن ئەی ئەوانە ڕۆڵیان چییە لە واقعدا کاتێک کە بەراورد دەکەی لە نێوان پەیامی خوای گەورە و پەیامی ئەوانی تردا کە بەشێ لە زاناکان ڕێگە بە ئەم بەراوردکردنەش نادەن چونکە لە ڕاستیدا ئەو ئاسەی نییە تا بەراورد بکرێ بە پەیامی خوای گەورە بەڵام لەگەڵ ئەو گریمانێشدا پەیامی خوایی بۆیە لە هەموو لایەکەوە باڵایە و لە هەموو لایەکەوانێ بەتوانێت باشترین نەتیجە و بەرهەمی باش بدا بە کۆمەلگا جا بە هەموو پێکهاتەکانیەوە لە هەر ئاستێکی دابێت لە هەر ژیانێک و زەمن و مەکانێک دابێت لەبەری خاوەنی کۆمەڵێک ئەساسیات و بنچینەیە کە ئەمانە لە شوێنی تردا غائبن یەکێک لەوانە پەیامی خوایی بۆیە ئەم بەرهەم و بەرجەستە بوون و ئەم بەرچاوڕوونیە جوانی تێدا هەیە چونکە لەلایەن خوای گەورەوەیە چونکە خوایەک دایڕشتووە کە هەموو زانست و زانیاریەکانی لە ئەو پەڕی باڵادایە کە لە بەرامبەردا ئەم زانست و زانیارە لە ئاسێکی دیاریکراودایە لەلایەکی ترەوە لە بەرەوەی ئەم پەیامەی خوایە لەلایەن خوایەکەوە داڕژراوەکە زۆر بە بەزەیە کە ئەم بەزەیە لە سنووری تردا زۆر لە بەرامبەردا زۆر بەدی دەکرێت و کۆمەڵی خاڵی تر کە بریتە لە شمولیت و ڕەبانیت کەواتە بە دڵنیاییەوە دەرئەنجامی ئەم کارانی کرد لە کۆمەلگایکدا هەر کۆمەلگایك بنمونە بگری ئەگەر کۆمەلگای خۆشمان بێت لە بکات و ساتماندا ئەمە بەڕوونی دەردەکەوێت کە پشتکردنە پەیامە خوایەکەوەدا پەیامی خوای گەورە پەیامێکی میهرەبانی سۆز بەختەوەری کامەرانی خۆشحاڵی بۆ کۆمەلگا دێنێت هۆکار چییە لە ئێستادا کە وەک دەزانین بە تایبەت گەنجەکانمان کە پشتیان لە ئاین و لە پەیامی خوای گەورە کردووە زیاتر ڕوو لە نێرگە لە خانەکان دەکەن ئەوەندەی کە خەریکی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئینتەرنێت دەبن ئەوەندە خەریکی قورئان خوێندن و دەرسە ئاینیەکان نابن هۆکاری ئەمە چییە کە خەڵکی لە ئێستادا زۆربیان پشتیان لە ئاین کردو لە ڕاستیدا کاتێک ئەگەڕێنەوە هۆکارەکانی تێکچوونی کۆمەلگا با بە شێوازێکی تر پرسیارەکەدا بڕۆژینەوە وەڵامەکە بدەین بە با بڵێن بە ئانی کە بەرنمەکەمان ئاگادار دەکەن و ئاگان لە بەرنمەکەمانە و متابعەمان دەکەن لە ڕاستیدا سێ هۆکاری سەرەکیمان هەیە بۆ ئەوەی هەموو کۆمەلگای کاتێک کە دوور دەکەوێتەوە یاخود بەرەو خراپە دەڕوات بەرەو فەساد بەرەو تێکدان بەرەو ناڕەحەتی بەرەو کێشەکان دەڕوات سێ هۆکاری سەرەکیمان هەیە هۆکاری یەکەمینیان بریتیە لە پشەڵکردن لە بەرنامەی خوایی لە هەر کاتێکدا لە هەر مجتەمع و کۆمەلگایەک ئەمەمان بەدی کرد بە ڕێژەی پشت هەڵکردنەکەش ئەبێ چاوەڕوانی تێکدان و خراپە و کێشە و ناڕەحەتی و فرمێسک و ئازاد بین خاڵێکی تریان بریتیە لە ئەو ڕێ گومان و هەروەها ئەو فێڵانەی کە لە بەرامبەردا شەیتان بۆ مرۆڤەکانیدا دەڕێژێ ئێمە بیرمان نەچێت یەکێکی تر لەوانەی کە سەرچاوی خراپە لە کۆمەلگادا لە کۆمەلگاکاندا ئێمەش لە ناویدا بریتیە لەو شتانەی کە قورئانی پیرۆز لە چەندەها ئاەتدا باسی بۆ کردوین کە مرۆڤەکان بەنی ئادەم ئینسانەکان لە هەر شوێنێکدان ئاگاتان لە فێڵ و تەڵەکە و ناڕەحەتیەکانی شەیتان بێ کە بۆتان داڕێژێ خاڵی سێ هەموو کۆتایی بریتیە لە بەرامبەر
جا هەر ناوێکی لێ دەنێیت ئەگەر ناوی دەنێت دوژمن ئەگەر ناوی دەنێ ئەوەی کە فێڵمان لێ دەکا ئەوەی کە دوورە لەم بەرنامەوە ئەویش دەسەوسان نەوەستاوە ئەویش بە کۆمەڵێک هۆکار خەریکی تێکدانی کۆمەلگایە بۆیە بەشێکی زۆری ئەو بابەتە ئەگەڕێتەوە لەم سێ خاڵەدا دەبینێتەوە ئەمانش لەناو خۆیاندا کۆمەڵی وردە خاڵی تریان هەیە بۆ نمونێکێک لەوانە بریتە لە ڕاگەاندن ئەمڕۆ بە هۆکارێک لە هۆکارەکان ڕاگەاندن ئەگەر بە جوانی و بە باشە ئاراستە نەکرێت بە دڵنیاییەوە کێشە و زەحمەت و ناڕەحەتیەکان دەدابەوە ئێمە با ببینین ئەمڕۆ بۆچی بە تایبەتی گەنج ئامانجدارە یان باڵێن بۆچی کراوەتە ئامانج لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ئەمە بیرمان نەچی ئەمە یەکێکە لەو فێڵ و ئەمە یەکێکە لەو تەڵانەی کە لە بەرامبەر کۆمەلگای ئێمەدا بۆ گەنجی مجتەمەعی ئێمە بۆ ناو کۆمەلگای ئێمە دروست کراوە تاوەکو گەنجەکانمان بە شێوازە لە شێوازەکان ئەوەندەی ئاگان لە وڵات و ئەوەندەی ئاگان لە قانجازی خۆیان و ئەوەندەی ئاگان لە دروستکردنی تاکی خۆیان بێت ئەوەندەی ئاگان لە بەرەو پێشبوونی زانستی بەرەو پێشبوونی هەموو جانبەشەکانی خۆ دروستکردنی گەنج بێت بەنج کراوە بە شێوە لە شێوەکان یاخود با بڵێن وا لێ کراوەکەوە بەرەو خۆشیەکانی ئەم فترە زەمینیە بەڵام لە واقعیجان نەخۆشیە بەڵکو کۆمەڵێک کێشە و مەشاکل ئەگەر ئەمڕۆ بە نمونە وەربگرین داتاک وەربگرین چێن ئەوانەی لە ناو ئەم شوێنانەدا بەدی دەکرێن کاتەکانی کە هیانە چەندە لێو بەسەر دەبن بەڕاستی ژمارەیەکی مەترسیدارمان دەست دەکرێت بۆیە لە ڕاستیدا پێویستە لەسەر دەستگای پەیوەندیدار لە شەمی شوانێوانی حکوومەت کە بەجددی ئاوڕێکی دڵسۆزانە لەم مەجالە بداتەوە لەباتیەوەی گەنجەکان بە بێئیش و بە بێکار کاتە زێڕینەکانی خۆیان و کاتە زێڕینەکانی تەمەنی خۆیان لەو مەجادا سەرفکەن با هەرێکیان بخوێتە سەر مەجای ئیشێک یاخۆ بخرێتە ناو بە پسپۆریەک یان فێرکردنی پیشەیەک تاوەکو هەم سوود بەخۆی بگەێنێ سوود لە کاتەکەی وەربگرێ بشتوانێت لە داهاتدا کۆمەلگاکە خۆی بەرە پێشەوە بێت کەواتە ئەی ئەرکی دایک و باوک چییە لە ئێستادا ئەوەندەی دایک و باوک لە خەمی داهاتوی مناڵەکەیانن کە خانووی هەبێت و چۆن ژیانی بۆ پێکەوە بنێت چە کوڕ بێت و چکچەکەی بێت ئەوەندە خەمی پەروەردە و بنیادنانێکی تەندروست و باشی نییە بۆ منداڵەکەی کەواتە لێرە لەم کاتەدا ئەرکی دایک و باوک چییە چۆن مناڵێکی جوان و تەندروست پەروەردە بکات لە ڕاستیدا ئێمە دایک و باوکەکان ئاستی ڕۆشنبیری و هەروەها ئاستی هەستکردن بە مەسئولیەتی سەرشانی خۆیان ئەتوانین بڵێن وەکو یەک نییە و لە خێزانێکەوە لە کەسێکەوە لە دایک و باوکەوە دەگۆڕێت سەرەتا پێویستمان بەوەیە گرنگی ڕۆڵی پەروەردەکردن زیاتر ڕوون بکرێتەوە بۆ دایک و باوک بۆ کۆمەلگا و هەروەها بەشێکی تری کە پێویستمان پێێتی ڕاگەاندن و بە هەموو جۆرەکانیەوە تیشکێکی زۆر باش هەوڵێکی زۆر باش بدا بۆ ئەوەی کەوە دایک و باوکیش لە شوێنی خۆیدا بەرچاوڕوون بکرێت معلوماتێکی زیاتری بدرێ و کاری سەرشانی زیاتر بۆ ڕوون بکرێتەوە پێویستمان بەوەیە کە کۆمەلگای ئێمە بە شێوازە لە شێوازەکان ئەگەر خولکردنەوە بێت ئەگەر بە شێواز لە شێوازەکان بەرنمەیەک بێ ئەگەر بە شێواز لە شێوازەکان وتاری نوێژی هەینەکانیش تەرخان بکرێت بۆ کاری سەرشانی دایک و باوک و واجبەکانی سەرشانی دایک پێویستمان پێێتی چونکە من دڵنیام لەوەی کە هەموو دایک و باوک لەم ئاستە داواکراوەدا نییە ئێمە بە لە واقعدا بابێنە سەر حقیقەت و واقعی ئەو ئێستاوی کە بەرچاوماندا هەیە بەشێکی زۆری دایک و باوک جیاوازی ناکات لە نێوان پەروەردەکردن لەگەڵ چاودێریکردن ئێمە وەکو مرۆڤ لەگەڵ هەموو دروستکراوەکان و لەگەڵ هەموو ئەوانەی کە ژیانیان تێدا هەیە لە خاڵێکدا هاوبەشین کە بریتە لە پێگەیاندن یان با بڵێن ژیاندنی بەچەکانی ئاژەڵەکانیش بیانی دوور بێ لە وەکو ڕێزێک بۆ مرۆڤەکانیش بەڵام ئەوانیش خاڵێکی هیان هەیە ئەوانیش کە دایکەکانیان باوکەکانیان ڕۆڵیان هەیە دەورێک دەبینن گرنگی دەدەن بە گەورەکردن و گەشەکردنی بەچەکانیان بە هەروەها دایک و باوکیش هەروەها مرۆڤەکانیش بەڵام ئەوەی کە مرۆڤ جیا دەکاتەوە لە کاری سەرشانی بریتە لە پەروەردەکردن بەداخەوە دەمەوێت ئەوە بڵێم کە بەشێک لە دایک و باوکان وا دەزانن چاودێریکردن و بەخێوکردنی مناڵەکانیان لە ڕووی ژیانەوە بە دابینکردنی پێداویستەکانی ژیانی لاشەی لە خواردن لە پۆشاک لە شوێنی خەوتن لە شوێنی سراحەتی
ئەم بەشەکانی تری وا دەزانێت هەستاوە بەکاری تاوی دایک و باوکو و سەرشانی بەس لە ڕاستیدا ئەمە بەشێکێتی بەشە هەرە گرنگەکەی پێویستی بە کاتێکی زۆرتر هەیە پێویستی بە شێوازی سەردەمیانەش هەیە ئەم دایک و باوکە ئەمەش بزانێت کە کارێکی تری لەسەر شان ماوە هێشتا ئەمەی تاو نەکردووە کە بریتە لە پەروەردەکردنی من چۆن ئەم مناڵم ئەم کوڕم ئەم کچەم چۆن پەروەردە دەکەم تا وەکو گوڵێک وەکو شتێکی سوود بەخش دەچێتە ناو کۆمەلگا بزانێت چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خۆی دەکات لەگەڵ هاوڕێی دەکات لە شوێنی کارەکەی لە شوێنی خوێندنەکەی لە شوێنی ژیانەکەی و بەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن ئەم قۆناغە یان ئەم بەشە لە ژیانی دایک و باوک و لە کاری سەرشان دایک و باوک لە ناو کۆمەلگای ئێمە بە شێوازە لە شێوازەکان غائیبە یان ئەگەر ئامادەش بێ ئامادەیەکی لاوازە پێویستی بەوەیەکەوە سەرەتا خۆی دایک و باوک ئەم کاری سەرشانی بزانێت بۆی ڕوون بکرێتەوە پاشانی یارمەتیشی بدرێت پاشانی یارمەتی بدرێت دیارە ئەمەش لە ئەگەر ئەم کارەشی هەنجەبەجێ کرد وا تەسەور نەکا کە ئەمە کارێکی ئاسانە یان کارێکی ڕۆژێک و دوو ڕۆژە بەڵکو پێویستی بە قۆناغبندی هەیە پێویستی بەوە هەیە کە هەنگاو لەگەڵ گەورەبوون و قۆناغەکانی مناڵەکەشیدا بگرێتە بەر. زۆر باشە دکتۆر زۆر جار دەیان و سەدان نمونەمان لە کۆمەڵگەدا هەن کە دایک و باوک ئاماژە بەوەکەن مادام ئێمە پابندین بە بەهائینیەکان بە باوکەکەڵێ من جگەرە کێشم لەوە چێ زۆر جان ێرگە لە کێش بێ مەشروب خۆر بێ بەڵام دەڵێ لە پێناو ئەوەی کە منداڵەکەم سبەی دووسپەی ڕێزی خۆم بگرێ ڕێزی دراوسەکەم بگرێ نەبێتە دێوەزمەیە بۆ کۆمەڵگەکە نەبێتەوە کاری تیاچوونی خەڵکی دریان بوونە گیانی خۆی لە دەست بدا بۆی سەرکێشیەکانیەوە بۆهۆی دووربوونی لە بەهاو پابندی ئاینیەکان زۆر جار منداڵەکەی ملزەمەکە بە بەشداریکردنی لە تێکەڵبوون بەو کەسانی کە پەروەردەیەکی جوانیان یا دەینێرێتە مزگەوت یا دەینێرێتە لای مامۆستایەکی ئاینی کامەمان دەیان و سەدان نمونەمان لە کۆمەڵگەدان تا چەند پێویستە دایک و باوک وەکو تاواکاری پرسیارەکەی شەیدا ڕۆڵ بگێڕن لەوەی مادام خۆیان بە ئاگری دووریان لە بەهاو پەروەردەی ئاینی سوتاون با سبەی دووسبەی منداڵەکەشیان بە هەمان ئاگر نەسووتێن و نەبنە سوتەمەنی ئەو دۆزەخەی کە دوورن لە بەهاو پابندی ئاینی. لە ڕاستیدا ئەگەر حقیقەتی مرۆڤەکان سەیریکەین ئەوەی کە لە قۆناغەکاندا نەیتوانیوە پەیوەستێکی باشی بۆ پەیامی ئیسلام هەبێ بۆ یاساکان و بۆ ئەحکامەکانی ئیسلام هەبێ لە ئەخلاق و لە ئاکار و لە عیبادەت و لە بیر و باوەڕ و لە هەموو بەشەکانی تری شریعەتی ئیسلامی لە ڕاستیدا گەر لێ بپرسی لە ناخی خۆیدا نەمرتاحە و نەشانازیشی پێ دەکات بەشێکی زۆریان بەڵام تازای تر کۆمەلگای و عورف و عادەتە وا هاتووە یاخود بە شێوە شوەکان تەمەنێک تێپەڕیوە لەگەڵ ئەم قۆناغەدا بەڵام لە ناخی خۆیدا لە حەزەکانیدا ئەوەی پێخۆشە کە مناڵەکەی ئەو ڕێگا نەگرێت من دڵنیام لەوەی کە هەر دایک و باوکێگیان بە تایبەتی باوڵێن باوکان کاتێک کە کارێکی خراپی توش بووە و بۆتە بەشێ لە ژیانی ئەگەر جگەرە خواردن بێ ئەگەر شتێکی خراپتر بێگەر هەر شێوازێکتر بێ لە ناخدا زۆر پەشیمانە و تازە بە شێوە شێوازگان ئەو توانایی نییە کە بڕیاری وازێنانیدا بەڵام بۆ مناڵەکەی بۆ جگەرگۆشەکەی بۆم کەسەکانی تریشی بە دڵنیاییەوە لە ناخی خۆیدا ئەم ڕێنمایە نادا بۆیە بەشێک لەم کەسانە هەوڵی ئەوادن کە مناڵەکانیان لەم ژینگەیە بپارە دوورخەنەوە بیخاتە ژینگەیەکی تر کە تێیدا دەبینێت ئەم مناڵێ لە داهاتوودا ئەتوانێت یەکەمینیان سوود بەخۆی بگەێنێ سوود بە خێزانی بگەێنێ سوود بە کۆمەلگاکەشی بگەێنێ ئەویش بەوەی کە تێکەڵبوونی بە کۆمەڵێک لە کەسی تر لە ژینگەیەکی تردا لە هاوڕێی تردا لە قوتابخانەی تردا بۆیە لە ڕاستیدا ئەمە ناخی مرۆڤەکان حقیقەتی ناخی مرۆڤەکان پیشان دەدا و بەڵێ بە دڵنیاییشەوە چەندەها نمونەی زیندومانەیە لە کۆمەلگاکاندا لە کۆمەلگای ئێمەدا کە دایک و باوکە دەستی مناڵەکە یەگرێ لەو ژینگەی کە خۆی تێدا پەروەردەبووە دووری دەخاتەوە ئەیباتە ئەو ژینگەی کە حەزی دەکرد خۆشی یاخود باڵێن بە کەمتریشە دەوەیە کە مناڵەکەی لەو ژینگەیەدا بژێنێت بۆیە ئەمەش هەنگاوێکی تری ڕاستکردنەوەی هەڵەی دایک و باوکە بۆ خۆی و کارێکی جێ دەستخۆشکردنە و لە ڕاستیدا کارێکی خەمخۆرانەیە بۆ مناڵەکەی وەکو کردواری هەڵێ زەرە لە نیوەشی بگەڕێتەوە هەر باشە بۆیە بەڕاستی جێی دەستخۆشیە و ئەو جۆرە شوێنانش بەڕاستی لە کۆمەلگایمەدا ئەمڕۆ خۆی دەبینێتەوە لە کۆمەڵە شوێنێ لەکەی لەوانە ئەتوانین بڵێن بەشێک لە ڕێکخراوەکان
ئەم ڕۆڵە دەبینین ئێستا لە مجتەمادا بەشێک لە قوتابخانەکان بەشێک لە کەساتیەکان بەشێک لە ڕێکخراوەکان و بەشێک لە مؤسسەکانی زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان ئالانی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون لەم تەوەری بەرنامەکەمان وڵایزدان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت دەخوازیین کاتای بەرگۆ بابەتەکانمان جێسود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.